آدمو حمودم باش یادارم هر باشو ساغ و سلامت و به بلا و به مشکل بم که خوشم کجا کردن ده برنامه که دنده ده خدمت و رزدار دمه با پیشکش کردن با مجار کردن و بابت کردن بری که برنامه آداش بکن بیرو نچه سابسکرایب یا آنکو آبونمان آنکو اشتراک اوی کاناله اوی جوری بیرو نچه هم بو دولمندی کار و خبات میدیایی هم جی بو اوکو ویدیو و برهمی تازه زودتر و وقتی خود ور بگران و ویدیو تازه تر ور بگرن آبونمان چه مصرف های چه نه چه خرج های چه نه هنک زحمتی که بچوک دست بیر که ده هنک حوصله خازه و هر ناجورا یوتیوب و وی داره مال پرا ME24 کرد ME24 کرد یا ما 24 کرد پیدا کن و وی داره او جی کو دیاره وی داره کلیک کن یا بتکنن اتوماتیک دبنا آبونمان و چه نگرانی هایی چه خرج و مصرف هایی چه نه و نه حتی ناوجی دیار نه یعنی اگر نگرانی ها ناوی خواجی بن هر بجین و سرکرتی بن ام همو به هر باشو دولمندن هر باشی و هر خاشی هر بجین و سرکرتی بن حتی نی دم کتن کوردستانی ئێران ڕەوشی مافی مرۆڤ و سیاسەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و خەباتی مەدەنی کورد و هەڵوێستی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە پەیوەندی لەگەڵ پرسی کورد و لە پارچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی لە پارچەکانی دیکەی کوردستان کێشەکانی ناو دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران و داهاتووی ئەو کێشانە بارودۆخی ئۆپۆزیسیۆنی کورد و ئێران و هەروەها بزوتنەوەی سەوەس ئاڵوگۆڕەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەوتی دیموکراتیزاسیۆن و هەروەها تەحریمە نێونەتەوەییەکان و کاریگەریەکانی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا بینەرانی تیشکتیوی سڵاوتان لێبێ هەموو ئەو باس و بابەتانە لە دیدار و توێژ لەگەڵ سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێز کاک مستەفای هیجری دێنینە بەر باس و تاوتوێکردن کاک مستەفا زۆر بەخێر بێن بۆ تەلەڤیزیۆنی تیشکتیوی زۆر سپاستان دەکەم gelek spas tevî rez û salav bû bînerê rêzdar û xweştevî herdem yên tîş tîviyê û xêratinekî germ rêzdar kak Mustafa Hacı sekretêrê giştî Hezba Demokrata Kurdistana Îranê ve me hez dikir berî ku em bername xwe dest pê bikin hindek li varê teknîkî û hindek agadariya bidime bînerên rêzdar bîna hemû cara û zanin em bi hemû awayî biwerene îro yekek ji van hîviyê ku demekî dirêj e me çawrê dikir derfetekî wisa ku hindî ez bizanim bû yekemîn care ne li Kurdistanê li asta cîhanî de jî bi vî awayî kesayetî û şexsiyetekî wiha serokî biza û serokî yek li partiyên her mezin li navçe Hezba Demokrata Kurdistanê Îranê bi vî awayî bi awayekî zindî li hember xelkê de li bernameyekî zindî li televîzyonê de bi xelkê re ye li vê bernameyê de her bîna ku berê jî hatibû ragihandin bînerê me yê rêzdar em پرسیارباران کرنه و پرسیار خواه گوتنی خواه ده همبر سکرتری گشتی حزب دموکرات کردستان ایرانی ده گلک گهش ندست ما و لدریجیا برنامه ده دیسان دی تلفنی ما وکری بن بینر ما دکارن برای تلفنی دیسان پیوندی خواه بگرن و هر وصا برای کو گلک رین در حتره برای ایمیل تیش تیوی info.tishtv.tv دکارن گوتنی خواه و پرسیار خواه بگیجنه ما لا او ما بس حاول دايك ولا نوي بروجرامي دا غوري او بسياري كو بينك جراند برسوا برانيا بسيارة بيدان لأمي حاول بدن غوري درفتي دا غازو غوتنو بسياري حمو بينارنجي بجيجني كلامك بەڵێ دیدار لە دەرەوەی وڵات سەردانی وەزارەتی دەرەوەی ئاڵمان دیدار لەگەڵ نوێنەرانی ئامریکایی و ئێرانەکانی دانیشتووی ئامریکا و کۆمەڵێک وتوێژی تەلەڤیزیۆنی بەڕێوە چووە ئامانج لەو سەفەرە کە ماوەی 3 مانگە درێژەی هەیە چییە و دەستکەوتەکانی ئەم سەردانە لە ڕاستیدا چ بوون زۆر سپاس لە پێشدامیش سپاسی خۆمە ڕاستەی تەلەڤیزیۆنی تیشک دەکەم کە و دەرفەتیان ڕەخساند و هەروەها سڵاوێکی گەرم پێشکەش بە بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی تیشک لە پەیوەندی دەگەڵ ئامادی سەفەرەکەمدا دەبێت بە کورتی عەرزتان بکەم کە من ماوەیەکی زۆر بوو نەهاتوومە دەرێ لە بۆ سەردانی ئەوروپا و ئەمریکام نەکرد بوو بۆیە
بە پێویست مازانی کە لەو هەلو مەرجەدا کە وەزعیەتی ناوتە بەرەو ئاڵوگۆڕ دەچێت وەزعیەتی ئێران لەباری ئەو گیر و گرفت و مشکلاتی کردن و خۆدا هەیەی و بۆ دەرەوەی وڵات پێشی هێناوە هەروە بەردەوامە سەردانێک بکەین و لە نزیکەوە چاومان بکەوێ بە ناوەندەکانی بڕاردەر لە سەتحی دنیادا زوم لە ئەمریکا ئاڵمان و لە هێندێک شوێنی فەڕەنسا هەروەها یەکێکی دیکە لە ئامانجەکانمان سەردانی هاونیشتمانانی غەیری کورد بوو لە کە بەشێکی زۆریان لە ئەمریکا نیشتەجێن چونکە بۆ ئێمە گرنگە و مادام کە ئێمە داوای حکوومەتێکی دموکراتیکی فدرال دەکەین لە چوارچێوەی ئێراندا لەبێ لەگەڵ هاونیشتمانانی خۆمان دانیشتنمان هەبێ وتوێژمان هەبێ و لە یەکتر حاڵی بین لە ئامانجەکانی یەکتر تێبگەین ئەوە بە کورتی مجموعەی هەدەفەکانی من بوو بۆ ئەو سەفەرە تەبیاتان بە جۆرەی ئیمکان چاوپێکەوتنی هاونیشتمانانی کوردیش لەو شوێنانێک کە حزورم دەبێت دیتن و چاوپێکەوتنیان بوو. کاکێ مستەفا لە یەکێک ژوان دیدارێوە لە وڵاتی ئالمان بوو. گەلو وڵاتی ئالمانی بینا یەکێک ji وڵاتی گرنگ لە ئەوروپایدا. بۆچوونی وان و دیتنێ وان لەسەر ڕەوشە نەهایە ئیرانی و بەتایبەتە ڕەوشە کوردان لە کوردستانی ئیرانی چاوایە؟ دەبێت ئەوەتان عرض بکەم ڕاستیدا سەفەرەکەی من دیارە هاوکات بوو لەگەڵ وەزعیەتی ئاڵوگۆڕ لە مەنتەقەدا بەتایبەتی لە گەرمەی شەڕی بڵین لیبیدا بوو ئاڵوگۆڕەکان لە مەنتەقەدا بەردەوام بوون ڕاپەڕینەکان لە گۆرەدا بوون بۆیە واقعەتەکەی وەیە کە ئەوروپایەکان بەتایبەتی ئاڵمانیەکان لەو فاسلەیەدا کە من لە قەراروشتمدا نابوو مرەتەب لە کۆڕ و کۆبوونەوەدا بوون بۆەوەی کە بتوانە سیاسەتێکی کە بۆ خۆیان بە مەسلحەتی دەزان بیگرنە پێش لە پەیوەندی لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانەدا بەڵام لەگەڵەوەشدا سەفەرەکەی منیان بە گرنگ زانیوە لەو چوارچێوەدا دیدار و چاوپێکەوتنەکانمان لە سەتحێکی زۆر باشدا چۆ پێشێ من پێم وابێ لە ڕاستیدام بۆ خۆم وەکو ئەوەڵجار بوو کە لە وەزارەتی کاروباری دەرەوەی ئاڵمان پێشوازیان لێکردم و دانیشتنمان بوو بۆ ئاڵوگۆڕی بیر و بۆ چوون و نەزەرەکان و لەگەڵ زۆر شوێنی دیکەش لەگەڵ ئەندامانی پارلمانی ئاڵمان و دام و دەستگای دیکە کە ئەوەی کە تاکو ئێستا لە ڕاگەی نەگشتەکاندا بڵاو بۆتەوە بەشێک لەو چاوپێکەوتنانە بۆ چون بەشێکی ئەو چاوپێکەوتنانە بۆ باسکردن نەبوون ڕەنگە هۆیەکەی زۆرتر بگەڕێتەوە سەرەوەی کە ئەو لایەنانە زۆر پیان خۆش نەبوو کە لە وەختی لە کاتی ئێستادا ئەو چاوپێکەوتنانە بڵاو بێتەوە بەگشتی دەتوانم بەرسام بکەم کە مەسلەی ئاڵوگۆڕی وڵاتانی دەرەوە بە کولی مەسلێکی زۆر گرینگە بۆ ئاڵمانیەکان و زۆر چاوەڕوانن و کار دەکەن بۆەوەی کە ئەو ئاڵوگۆڕانە بە عقارێکدا بکەون کە ئەوەڵەن بە قازانجی ئەوان تەواو بێ دووەمەوە کە حکوومەتە دیکتاتۆرەکانی کە لاچوون لە مەیداندا یا ئەو وڵاتانەی کە شۆڕش تێدا بەردەوامە و خەریکە حکوومەتەکانی دیکتاتۆری دەڕوخێنن شێوەیەکی کە لە دیکتاتۆری جێگایوان نەگرێتەوە بە و دموکراسی بووە لە پەیوەندی دەگەڵ ئەو مەسلەیەدا ئەوان علاقمەندن بەوەی کە مەسلەی ئێرانیش بەرەو دموکراسی بچێ ئەوە بتوانن وەزعیەتی چوا پێێتی پێشێک کە وەکو باقی وڵاتەکانی دموکراتیکی دنیا بتوانن گیر و گرفت و مشکلاتێکی کە دێتە پێشێ لە پەیوەندی لەگەڵ مەسایلی نێونەتەوەیی بتوانن لە ڕێگای دیالۆگە و چارەسەری بکەن بەڵام کۆماری ئیسلامی ئێران ئاهلی وتوێژ و مذاکرە نییە بۆیە ئەوان تاکو ئێستا زۆرتر لە چوارچێوەی گەمار و ئابوووریەکاندا کار دەکەن بۆی کە لەو ڕێگایەوە زەختی زۆر بخەنە سەر ئێران بەڵکو بتوانن ئێران لەو پەیوەندیدا بە چۆکدا بێ و ئامادە بێ بۆ وتوێژ هەرچەند ئێمە لە دانیشتەکانماندا باسی وەمان کردو دەگەڵیان کە کۆماری ئیسلامی ئێران بەپێی تەجروبە نیشانی داوە کە
ئالی دیالۆگ نییە و ئەو بەرنامانێک کە بۆ خۆی هەیەی لە پیتاندنی یورانیومەوە بیگرا هەتاکو دەسێتە سەر مەسایلی لە ژێرپێنانی مافی مرۆڤ دەستێوەردان دە کاروباری وڵاتانی دراوسێ ئەوانە بە پێی بەرنمەیەکی داڕێژرا و دەباتە پێشێ بەڵام دەگەڵ وەشدا ئەوان نەزەریانەوە بوو کە فعلەن بەرنمەکان ئەوەیە کە لە ڕێگای دیالۆگ لەلایەکەوە و فشارهێنان بووە لە ڕێگای ئابوووریەوە لە پەیوەندی لەگەڵ مەسلەی کورددا وەکو مشەخەسان وەک مەسلەی کورد بەرنمێکی تایبەتیان نییە بەڵام تەبیعەتەن بە پێ و پەیوەندیانەیە کە ئێمە لە ڕابردووشدا بوومانە لەگەڵیان و هێستاش هەر بەردەوامە ئامادەن بۆەوەی کە بیرروڕا بگۆڕینەوە لە پەیوەندی دەگەڵ چارەسەرکردنی مشکلاتێکی کە لە ئێراندا هەیە نەزەری یەکتری وەرگین و لەو پەیوەندێدا لە بیر و بۆچوونی یەکتری کەڵک وەربگرین کە من پێمابی لەو دانیشتنەدا هەردوو گلامان توانیمان کەڵکێکی باش وەرگین لەو دانیشتان و دیالۆگانەی کە پێکەوە بوومانە. بەڵێ کاک مستەفا بەگشتی دەستکەوتەکانی سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو سەفەرەدا هەم لە سەردانی بۆ ئاڵمان لە سەردانی بۆ ئەمریکا و لە سەردانی بۆ فەڕەنسا تەنانەت دەستکەوتەکان چ بوون؟ وەکو دەستکەوتە گەر باسی بکەین لە ڕاستیدا ئێمە وەکو حیزبێکی سیاسی بەشێکی ئەساسی لە ئەرکمان پەیوەندیگرتنە لەگەڵ کۆر و کۆمەڵە نێونەتەوەیەکان ئەو ناوەندانەی کە بڕیاردەرن لە سەتحی نێونەتەوەییدا و ئاشنابوون بە بیر و بۆچوونی ئەوان بۆەوەی کە نابێت لە بیرمان بچێت کە ئێمە لە ڕاستیدا بۆ خۆمان فاکتەرێکی تعین کننده لە ئاڵوگۆڕەکانی منتەقەدا نین بەڵام بە ئاگاداربوون لە بیر و بۆچوونی ئەوان و ناساندنی خەبات و هێز و توانایی خۆمان وەکو کورد لە کوردستانی ئێراندا وەکو حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەتوانین زەمینەی ئەوە خۆشکەین کە لە ئاڵوگۆڕەکانی ئایندەدا کە لە ئێراندا دێتە پێشێ ئێمە بتوانین قازانج و بەرژەوەندی نەتەوەی خۆمان بتوانین هەماهەنگ بکەین هەمسووی بکەین لەگەڵ ئاڵوگۆڕەکان ئەو دیدار و چاوپێکەوتنانە لەو پەیوەندێدا دەواقەدا ڕاهگوشان دەتوانین لەو دیدار و چاوپێکەوتنادایە کە سیاسەتەکانی وڵاتانی دەرەوە حاڵی بین و نەزەر و بۆچوونی خۆمانیان لەگەڵ باس بکەین ئەگەر ئەوە بە کار و ئەرکێکی حیزبی حسابی کەین کە بە نەزەری من وایە من پێمابێت لەو پەیوەندێدا حاڵی بوونێکی باش هەبوو و ئیستدلال و بۆچوونەکانی ئێمە لە پەیوەندی دەگەڵ مەسلەی ئێراندا ئەگەر لە ساڵەکانی سەرەتادا زۆر بەهێند وەرنەدەگیرا بەڵام ئێستا دوای زیاتر لە 30 ساڵ تعاملی ئوروپا و ئەمریکا لەگەڵ ئێران بە هەموو شکلێکی خۆیەوە دەردەخا کە بیر و بۆچوونەکانی ئێمە بووری بۆچوونێکی دروست بووە هەڵسەنگاندنەکانمان هەڵسەنگاندێکی دروست بووە بۆیە بیر و بۆچوونەکانی ئێمە بەهێند وەردەگرن ئەهەمیەتی بۆ دادنێن و ئامادەن بۆ ئیدامەکاری لە پەیوەندی لەگەڵ ئەو دانیشتن و دیالۆگ و گۆڕینەوەی بیر و بۆچوونانەدا ئەوە پێمابێ دەستکەوتێکی باش بوو بۆ من بێجگەلەوە ببوورە بێجگەلەوەش ئەو مەسلەی کە چاوپێکەوتن لەگەڵ ئێرانیەکان بوو ئەوەش بۆ خۆی پێمابێ دەستکەوتێکی زۆر بوو کە ئەگەر وەخت هەبوو دوایە باسی دەکەم لەسەر وەزعی ئۆپۆزیسیۆنی ئێرانی وانەدا. بەڵێ کاک مستەفا لە سەفەرە ئەمریکایەدا یەکێک لە وان جیێک و تا قسەدان لێکری کۆنگرا ئەمریکای بوو لە کۆنگرا ئەمریکای لە قسەدانێکیدا باسێ پێپاسکردنا مافی مرۆڤ لە ئیرانێدا دەکی و وهات بێژی و پێپاسکردنا مافی مرۆڤ لە ژێر دەسەڵاتداری حکوومەتە کۆمەڕ ئیسلامی ئیران بە شێوەیەکی ڕێخستنیە دەوڵەتی لەسەر مەبنای ئیدۆلۆژیە و بە شێوەیەکی تەکلیفێکی شەرعی دەچاپێش مەبەست چی کەلەوە؟ ئەگەر ئێوە یا بینەرانی خۆشەویستی تیشکتیوی قانونی ئاساسی ئێرانیان خوێن بێتەوە لە مقدمەی قانونی ئاساسیدا ئەو مەسەلانە بە وردی باز دەکات باز لەوە دەکات کە
سپای پاسداران بۆیە پێکهاتۆ و تربیەت دەبێ و بەهێز دەبێ پەروەردە دەبێ بۆ ئەوەی کە نەک هەرچەنها شۆڕشی ئێران شۆڕشی ئیسلامی ئێران بپارێزێ بەڵکو ئەو شۆڕشە وەکو بڵین پەرە پێ بدا بۆ هەموو مەنتەقەکانی دنیاە یعنی وەکو وەزیفەیەک وەکو وەزیفەیەک دیاری دەکا بۆ سپای پاسداران کە دفاع بکە بۆ بەرەو پێشبردننی ئینقلابی ئیسلامی لە مەنتەقەدا ئەوە وەکو وەزیفەیە بۆی دیاری کراوە لە پەیوەندی لەگەڵ ئەو مەسەلەوە ئەو بیر و بۆچوونەدا هەر خلافکاریەک بکرێ دام و دەستگاکانی ئێران وەزیفەی شەرعیانەکە لە مقابلیدا ڕاوەستن ئەو ڕاوەستانە شەرعیەیە کە لەوێژدا ئیشارەم پێکردو ئەوەیە کە بۆ کۆماری ئیسلامی ئێران مەسەلەن بڕینەوەی دەست و لاق ئیعدام بێحورمەتیکردن تەنانەت تەجاوزکردن بە زیندانیانی سیاسی لە زینداندا کە ئەوانە گەورەترین پێشێلکردنی مافێ مرۆڤن و زۆر شتی دیکە لەو پەیوەندەدا بە شتێکی ڕەوازانراوە لە چوارچێوەی پاراستنی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێراندا بۆیە ئەمن ئەو مەسەلەم لە کۆنگرەی ئەمریکا و لەلایەکی دیکەوە ئەو زانیاری کە ئەوڕۆ لە دنیادا بڵاو دەبێتەوە و هەموو کەس ئاگای لە یەکتری هەیە ئاڵوگۆڕەکانی کە لە مەنتەقەدا دێنە پێشەوە ئەوەی کە خەڵکانی ژێرسەمی دیکتاتۆری یەک خەریکن حکوومەتەکانی دیکتاتۆر دەڕوخێن و بە بەشێک لانی کەم بە بەشێک لە مافەکانی خۆیان دەگەن ئەوانە هەموو وەزعێتی چوای بۆ کوردستان پێکەناوە کە کوردستان زیندووترین حساسترین و وریاترین بەش لە کۆمەڵگای ئێرانە و تەبیعەتەن نەقشی حیزبەکانی کوردیش لێرەدا نابێ لە بەرچاو نەگرین ئەوانش یارمەتیان داوە کۆمەجیان کردو بۆەوەی کە خەڵکەکە ئۆرگانیزە بکرێ تەشکیلات دەنێویاندا بەهێزە هەر حیزبەی بە نیسبەتی خۆی خەڵکی بە دەورەوە هەیە و ئەوە تەفاوتێکە کە بینی کوردستان هەیە دەگەڵ باقی بەشەکانی دیکەی ئێراندا بۆیە من پێم وابێت لە هەر ئاڵوگۆڕێکدا کە لە داهاتوودا بێتە پێشێ مەسەلەی کورد یەکێک لە مەسەلە هەرە ئەکتیوەکان دەبێت لە ئێراندا و ئێستاش لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا و هەروەها لە نێو کۆڕ و کۆمەڵەکانی نێوەدەتەوەیدا ئەوەی کە زۆرتر باسی لەسەر دەکرێت مەسەلەی کووردە چونکە مەسەلەی کورد تاکو ئێستا وەکو خەباتێکی ڕەوا چۆتە پێشێ و ناسراوە یعنی خەباتی کورد لە ڕاستیدا وەک پێشڕەوێک ئێستاکە دەتوانین حسابی بۆ بکەین کەواتە مادام وایە حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئێستاکە لە هەلومەرجی ئێستادا چ شێوە خەباتێکی بەلاوە پەسەندە خەباتی مەدەنی خەباتی چەکداری خەباتی فەرهەنگی و شێوەکانی دیکەی خەبات چ شێوەیەک لە خەبات بۆ ئێستاکە گونجاوە بەڕای جەنابتە بۆ خۆتان ئاگادارن ئێمە لە ماوەی ئەو سی و چەند ساڵەدا کە کۆماری ئیسلامی ئێران هاتووتە پێشێ لە هەموو شێوەکانی خەبات کەڵکمان وەرگرتووە لە خەباتی چەکداری تونند و تیژ ڕابیگرە تاکو خەباتی مەدەنی خەباتی میدیایی خەباتی دیپلۆماتیک و پەیوەندی هەموو ئەوانەمان بەڕێوە بردو تاقیمان کردوێتەوە ئێستاش ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستانی ئێران خۆمان لە چوارچێوەی شکلێک لە خەباتدا نابەستینەوە لە موقعیتی ئێراندا بە پێی لێکدانەوەی حیزب و بە پێی قازانج و بەرژەوەندی نەتەوەییمان هەر نەو ئەخباتێک کە بە قازانجی نەتەوەکەمانی بزانینیم و بەرەو پێشبردننی بزاوتی نەتەوەی کورد لە نێو خۆ و لە دەرەوە بە قازانجی بزانین ئەو شێوە خەباتە دەگرینە پێش ئێمە ئێستا لەو سەردەمەدا خەباتی مەدەنی خەباتی تەشکیلاتی خەباتی پەیوەندیمان گرتوۆتە پێش و لەو ڕێگایدا دەچینە پێشێ و پێمان وایە کە لەو مەقتەعەدا ئەو شێوە خەباتە بە قازانجا دروشمی کۆنگرەی چاردەش لە ڕاستیدا ئەو دروشمە بوو خەباتەکەمان بکەینە جەماوەری و لەو پەیوەندێدا دەچینە پێشێ کاکێ مستەفا ئەم لە هەرنە بەشە هەرە مەزرا کوردستانی لە باکووری کوردستانی پرسا کورد لە تورکیە حزب دموکرات کوردستانی ئیرانی هەمیشە ئەو گرنگیکی تایبەتیدا بێ بەشی کوردستانی لەوێ داویەدا لە تورکیە بەگشتی هەلپشتی هەڵبژاردنی پارلەمانی
کرد سرکفتنی کی باش هبون ل هلبجاردنا 12 وی هی 12 جوان ده 36 کرسی ل پارلمان ترکا ده به دست خواهانین ده اوی یکی چاود بینی من او پرسیاری تو قسەیەکی دکتۆر قاسم وەبیر هێنامەوە کە ئەو دەمی لێمان دەپرسی کە کامیەک لە بەشەکانی کوردستان زووتر بە مافەکانی خۆیان دەگەن ئەو دەمی باسی وەی دەکرد دەگوت تورکیا بەڕاستی ئەو دەمی پێم سیر بوو چونکە لەو سەردەمەیدا حکوومەتی تورکیا بە حدێک بە نیسبەتی مەسەلەی کورتتیش بوو حتا نێوهێنانی کورد قەدەغە بوو چونکە ئەسڵ لە سیاسەتێکی گشتی تورکیەدا نێوی کوردیان نەدەبێت بە کوردیان دەکوت کوردی تورکی شێوی کە زمانی خۆیان لەبیر چۆتەوە بۆی کە لە شێوەکانن و تەنانەت قسەکردن بە کوردی لەنێو بنەماڵەکانیشدا بۆ خۆی چاوەدێری بەسەرەوە بوو و شرایطێکی زۆر سەخت بەسەر خەڵکی کووردا حاکم بوو دێهاتەکان هەموو وێران بوون خەڵکێکی یەکجار زۆر ئاوارەی شارە گەورەکانی ئیستانبول و ئانکەرا و باقی شوێنەکان بوون بەشێکی زۆریان هاتنە دەرێ وەزئی کوردستانی تورکیە بەڕاستی تراژێدیایەک بوو لەو وەختیدا ئێمە بیرمان نەدەکردەوە کە کوردی تورکیە بتوانێت مافەکانی خۆی بۆ زوانە بەدەست بێنێ بەڵام ئاڵوگۆڕەکانی کە لە تورکیا هاتە پێشێ بە عیلەتی وەی کە لەو وڵاتەدا هێندێک بنەمای دموکراسی هەیە دەبینین کە زۆر بە خێرایی دەچێتە پێشێ بە تایبەتی لە ماوەی ئەو چند ساڵی کە حیزبی داد و گەشەپێدان لە حکوومەتدایە مەدانێکی بەرفراوانتر کراوەتەوە بۆ خەباتی مەدەنی کورد و دەبینی کە کوردەکان دەتوانن مزاهرە بکەن قسەی خۆیان بنە پێشێ وەکو ئیشارەتان پێکرد لە هەڵبژاردنەکاندا بە شێوەیەکی ئازاد بەشداری دەکەن و بەخۆشیەوە لەو هەڵبژاردنەی دوایی پارلماندا کوردەکان ڕادەیەکی بەرچاو لە کورسیەکانیان بەدەستێناوە کە 36 کورسیە ئەوە سەرکەوتنیی زۆر گەورەیە بۆ کورد من پێم وابێ کە مەسلەی کورد لە کوردستانی تورکیە لەوە بەدووە باشترش دەچێتە پێشێ ئیمکانی بەدەستێنانی مافەکانیان فراهەمتر دەبێ ئەمن جارێکی دیکە لێرە دەگەڵەوەی کە دەفتەری سیاسی ئێمە لە بەیانەیەکدا پیرۆزبایی کردووە لە خەڵکی کورد لە کوردستانی تورکیە ببوونێ ئەو سەرکەوتنەوە منیش جارێکی دیکە پیرۆزبایان لێ دەکەم و ئێمە ئەم ڕای دەگەینم کە ئێمە بە سەرکەوتنەکانی کوردستانی تورکیە وەکو هەموو بەشەکانی دیکە دڵخۆشین هیوادارین و هەموو سەرکەوتنەکانی وێ بە سەرکەوتنەکانی خۆمان دەزانین هەر لە پەیوەندی لەگەڵ کوردستانی تورکیەدا و بەگشتی لەسەر دۆخی تورکیا کاگمێرانە من پرسیارێکم بات پێشەویش مەسلەی ئەوەیە کە لە تورکیا خەڵک بەشداری دەکات لە هەڵبژاردنەکاندا و کورد نوێنەری دەنێرێت پارلەمان کۆماری ئیسلامیش لەو پەیوەندێدا زۆر جار باسی ئەوە دەکات کە ئێمە هەڵبژاردن دەکەین ساڵانە و نوێنەری کوردیش لە پارلەمانی ئێراندا هەیە ئایا پێت وایە جیاوازیەکەیە لە نێوان نوێنەرانی کورد لە پارلەمانی ئێراندا و نوێنەرانی کورد لە پارلەمانی تورکیەدا لە ڕاستیدا ئەسەن ئەو دوو حکوومەتە حکوومەتی تورکیا و حکوومەتی ئێران هەر لە بناغەرا دەگەڵ یەکتری جیاوازیان هەیە دوو لایەنی متەزاد بە یەکترن وەکو باسم کرد لە تورکیەدا بنەمایەک دیموکراسی هەیە حکوومەتەکە لەسەر بناغەی لایک و جودای دین لە دەوڵەتدان دانراوە بەڵام لە ئێراندا حکوومەتێکی ئاینیە و هەموو شتێک بە معیاری ئاینی کاری پێ دەکرێت لەو پەیوەندێدایە کە دەبینین لە کۆماری ئیسلامی ئێراندا ئەگەر لە بەزاهیر هێندێک ژێستی دموکراتیک بوون و ئازادی هەڵبژاردن بە خەڵکەکەی دراوە بەڵام لە ناوەڕۆکرا ئەوەی بەتاڵ دەکەن بەو معنایە کە ئەو کاندیدایانەی کە خۆیان دەپاڵێون ئەوانە لە ڕێگە لایەن دەستگایەکی حکوومەتیەوە لە چوارچێوەی ئوموری شەرعیدا لە بێژینگ دەدرێن و تەنها کەسانێک دەمێننەوە کە لەوێدا کە بەشداری بکەن لە هەڵبژاردندا کە ئەوانە مۆرەکانی کۆماری ئیسلامین تەنانەت
ئێمە شاهدین کە لە نێو ئەو مۆرانەشدا کە مۆرەی کۆماری ئیسلامین هەمویان وەگەیەک نین کۆماری ئیسلامی زۆر فێڵ بەکاردێنێ بۆی کە لە نێو ئەو چەند نەفەرشدا نەفەری دڵخوازی خۆی لە سندوقەکان بێنێتە دەرێ بۆیە لە ڕاستیدا ئەو هەڵبژارنێک کە لە ئێران هەیە یا بڵین ئەو نوێنەرانێک کە لە ئێراندا دەبێت نوێنەری خەڵک بن وەکو لە تورکیا هەن لەواخەدا نوێنەری خەڵک نین نوێنەری حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانن بۆیە دەبینین کە دەچنە پارلمان یا مەسئولیتێکی گەورەی وەکو ئوستانداریان پێدەستپێردێ یا لە بڵین وەزارەتێکدا کار دەکەن ئەوان تەنها فکر و بۆچوون و بڕیاراتی سیستمی حکوومەتی بەڕێوە دەبن ئەوان مدافعی حقوقی حکوومەتن نە مدافعی حقوقی خەڵکەکە بۆیە هەمیشە تەزادێکی گەورە هەیە بینی ئەوانەی کە بەزاهیر نوێنەرن لەگەڵ خەڵک و لە نەتیجەدا دەبینین کە ئەو کەسانێک کە بەنێوی نوێنەرن لە نێو خەڵکدا ئەسەنی اعتبارێکیان نییە خەڵک بە نوێنەری خۆیانی نازانن چونکە ئەوان دفاع لە مافی خەڵک ناکەن لە کوردستانیشدا بەو شێوەیە هەر لەسەر مەسلەی پارچەکانی دیکەی کوردستان لە کوردستانی تورکیا و ئێران ڕ دەگوازینەوە بۆ کوردستانی عێراق کوردستانی عێراق ماوەی نزیکەی 20 ساڵێکە کە لە چنگ دەسەڵاتی ڕژیمی بەعس هاتوۆتە دەر نزیکەی 8 ساڵە حکوومەتێکی فدراڵی دامەزراندووە بەڵام لەو ماوەیەدا ماوەیەک لەمە پێش هەندێک ئاڵۆزی و ناخۆشی هاتە پێشە لە هەرێمی کوردستان و ئەوەش لە ڕاستیدا بوو بەهۆی دڵخۆشی بەشێک لە دژمنانی گەلی کورد هەڵوێستی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو پەیوەندیدا لە پەیوەندی لەگەڵ سەرهەڵدانی ئەو ناڕەزایەتیانە چیەوە پێتان وایە دەستی چ لایەنێکی تێدایە بەڕاستی دیارە وەزعی سیاسی کوردستانی عێراق بەخۆشیەوە لەگەڵ بەشەکانی دیکە فەرقی هەیە لەو بارەوە دەڵام بەخۆشیەوە چونکە ئەوان حکوومەتێکی خۆجییان هەیە و دوای ڕوخانی حکوومەتی سەدام حوسێن موفق بوون کە هەڵبژاردن کە نوێنەری خۆیان پێک بێنن پارلمانی محلی خۆیان پێک بێنن دام و دەستگای ئیداری خۆیان پێک بێنن بێجگە لەوەی کە لە بەڕێوەبردننی وڵاتدا لە چوارچێوەی قانون بەشدارن بۆ کە دەبینین وەزیریان هەیە چەندین وەزیریان هەیە لە بەغدا لە پارلمانی بەغدادا نوێنەریان هەیە وەزعیوان فەرقی هەیە ئەوەی کە لە عێراقدا دەگوزارێ ئەوەی کە ئیشارەتان پێکرد ئاڵۆزی بووە ئەوانە بەپێچەوانێ ئەوەی کە دوژمنانی میلەتی کورد ڕەنگە دڵیان پێخۆش بوو بێ یا گەورەیان کردوێتەوە بەڵام دەتوانم بڵم کە ئەوە لە دیاردەکانی دیموکراسیە ئێمە لە هەر جگایەکی دیموکراسیمان هەبێ لە هەر شوەیەکی دنیادا دیموکراسی هەبێ خەڵک کە ناڕازی بوو دێن قسەی خۆیان دەکەن لە ڕۆژنامەدا دەنووسن لە تەلەڤیزیۆنەکاندا باسی دەکەن و تەظاهرات دەکەن ڕێپێوان دەکەن مان دەگرن ئەوانە لە دیاردەکانی کۆمەڵگای دیموکراتیکن بۆیە تۆ لە حکوومەتەکانی دیکتاتۆریدا ئەوە ناتوانانی ببینی ئەمن سەرڕایەوەی کە مشکلاتێک لە کوردستاندا هەیە لە کوردستانی عێراقدا هەم مشکلاتی حکوومەت مشکلاتی هەیە و هەم ئۆپۆزیسیۆن مشکلاتی هەیە بەڵام من ئەوانە نەک هەر بە خاڵی منفی بۆ وەزعیەتی کوردستانی عێراق نابینم بەڵکو لە خاڵە بەهێزەکانی دەبینم چونکە هەر نمونونەکەی زۆر زۆر سادەیە تۆ مەسەرەن لە کوردستانی سووریا قەت کورد ناتوانێت ئەو تەظاهراتە بکە بێداوای مافی خۆی بکە یا باسی ڕەخنە بگرێت لە حکوومەت و ئەو کەم و کوڕیانێک کە حکوومەت هەیەی بێ لە ڕۆژنامەدا بینوسێ لە تەلەڤیزیۆنەکانی ئازاددا باسی بکە یا لە کوردستانی ئێراندا تو ئەوە نابینی چونکە لەو حکوومەتانەدا حکوومەتێکی بەستراوە و خەڵک فقط ئەو ئیجازەیە هەیە کە دەبێت ئیتاعەت لە حکوومەت بکە بەڵام لە سیستمی دیموکراتیکدا لە دنیای دیموکراتیکدا ئەوە نییە بەخۆشیەوە کوردستانی عێراق پێی ناوەتە ئەو پرۆسەیە من ناڵم هەموو کەم و کوڕەکانی کوردستانی عێراق چارەسەر بووە بەڵام ئێستا پرۆسەی دیموکراسی تاقی دەکاتەوە و چون هەم حکوومەت و هەم خەڵک تەجروبەی دیموکراسیان نییە بۆیە شتێکی زۆر تەبیعیە لەو مەرحەلەی گوزاردا
بینی دیکتاتۆریەکی توندوتیژی سەدام حوسێن تاکو گەیشتن بە ئازادی و دموکراسی و تەمرینی دموکراسی گیرروگرفت و مشکلات دێتە پێشێ و من هیوادارم و دەشبینین کە لە لایەنی حکوومەت و ئۆپۆزیسیۆن خەریکن بە دانیشتن بە دیالۆگ و تەحملی قسەی یەکتر ڕێگا حەل دەبینەوە بۆ چارەسەری مشکلاتەکانیان بۆیە جارێکی کەمەوەی تکرار دەکەمەوە ئەگەر دوژمنانی کورددانەوە و مەسەلە گەورەکەنەوە و ئەوەی وەک نقطە زافێکی گەلی کورد لە کوردستانی ئێراندا بەحساب بکەن ئەمن دەڵم کەوە خاڵی بەهێزی دموکراسیەکە لە کوردستانی عێراقدا هاتووتە پێشێ. gelek spas kek Mustafa ew başekî Kurdistanê bîra me neçe başa Kurdistanê Sûriye li alîgoreyê navçe de li ber ew ku rewşekî taybetî li Sûriye de heme vê derê zêdetir li ser pirsa Kurd li Sûriye bisekinin. Lê bi giştî helsengandinekî li ser rewşa Kurd, rewşa xebat û berxwedana neteva Kurd li navçe de cenabê te helwîstekî giştî helsengandinekî giştî li ser rewşa neteva Kurd çawa dibînî؟ من بەگشتی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەدا هەیە و لەو وڵاتانەی کە کوردیان بەسەردا بەشکراوە دەبینم ئەوە بە زۆر بەڕوونی دەبینم کە ئەو حکوومەتانە لە حاڵی ئاڵوگۆڕدان دیکتاتۆری پایەکانی وەلەرزین کەوتووە ئاگاهی خەڵک وشیاری نەتەوەیی گەیشتووەتە ڕادەیەک کە خەڵک ئیدی تحملی دیکتاتۆری ناکە بۆیە لەلایەکەوە خەڵک خەباتی خۆی توندوتیژ دەکا بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی خۆی لەلایەکی دیکەشەوە دیکتاتۆرەکان پایەکانیان دەلەرزێ بۆیە دەبینید ئەو حکوومەتانە یەک دەڕوخێن جا ڕەنگە یەکێک زووتر بڕوخ یەکێک درەنگتر ئەوە زۆر گرنگ نییە بەڵام مهمەوەیە کە ئەوانە بەرەو نەمانن ئەو حکوومەتانە و خەڵک بەرەو ئەوە دەچێت کە بە مافەکانی خۆی بگە لەو چوارچێوەیەدا پێم وابێ خەڵکی کورد لە هەموو بەشەکانیدا بە دەلیلی ئەوەی کە خەباتی کردووە سابقەی هەیە سیاسی ترە لە باقی خەڵکەکانی دیکەی منتەقەدا من پێم وابێ لە هەر جێگایەکی کە ئاڵوگۆڕ بێتە پێشێ کوردەکان دەتوانن فاکتەرێکی تاثیرگوزار بن و بتوانن مافەکانی خۆیان بەدەست بێن هەروەکو لە ئاڵوگۆڕەکانی کە لە کوردستانی عێراقدا هاتە پێشێ کوردەکان توانیان بە مافەکانی خۆیان بگەن یا بڵین بەشێکی زۆر لە مافەکانیان بگەن لە کوردستانی تورکیا ئێمە ئێستا خەریکی بەرەو پێشچوونی ئەو پرۆسەیەین و لە من پێم وابێ کە لە سووریەش ئەگەر ئەو حکوومەتە بڕوخێ کە ئێستا مبارزەیەکی تونند و تیژ بینی خەڵک و حکوومەت لە ئارادا هەیە ئاڵوگۆڕەکان بە قازانجی گەلی کورد تەواو دەبێ بۆیە من ئایندەی کورد لە وەزعیەتی ئێستادا زیاتر لە هەموو کاتێک ڕوونتر دەبینم و خۆشحاڵم بەوەی کە شاهیدی ئەوەین کە ئەو هەموو قوربانی و فیداکاری و ئارەقەی کە گەلی کورد لە پێناوی بەدەستهێنانی مافەکانی خۆیدا تاکو ئێستا داوێتی بە مافەکانی دەگا و ئەو هەموو زەحمەتە بە خۆڕایی نەچێ. بەڵێ کەواتە گەلی کورد لە ئاڵوگۆڕەکانی ناوچە بەشێکی باشی دەست دەکەوێت بە پێی ئەو قسانی کە جەنابتان باستا کرد بەڵام من لە مەسلەی کوردڕ لە مەسلەی سووریە و تورکیە و عێراق ڕادیمەوە سەر باس لە ئێران ماوەیەکە کۆمەڵێک کێشە لەناو دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران سەری هەڵداوە بە تایبەتی بە دوای ئەوەی کە محمودی ئەحمەدی نەژاد حەیدەر موسلحی وەزیری اطلاعاتی لەسەر کار لابرد و بەنامەیەکی خامنەیش حەیدەر موسلحی لە جێگەی خۆی دانرایەوە و ئەوە بوو بەهۆی ئەوەی کە ئەحمەدی نەژاد 10 ڕۆژ مان بگرێت لە کۆبوونەوەکانی هەیئەتی دەوڵەت ئایا ئەو کێشانەی کە ئێستاکە لە نێو دەسەڵاتدایە بە تایبەتی لە نێو دەوڵەت و مەجلیسدا لە نێو دەوڵەت و شوڕای نیگهباندا لە نێو دەوڵەت و سوپای پاسداران و تەنانەت خامنەیی و ویلایەتی فەقیدایە بەڕێستان پێتان وایە ئەو کێشانە لە کوێوە سەرچاوە دەگرن و بەرەو کوێ دەچن؟ زانی لە ئەو کێشانەی کە لە ئێراندا هەن دیارە لە سەرەتاوە بووە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بوو بەڵام لە سەرەتاکاندا کە خومینی بۆ خۆی وەکو کاریزمایەکە بوو تەسەلوتی زۆری هەبوو ئەو ئیختلافات و دووبەرشانە ئاشکرا نەدەبوون یا بەڵام
کەس جورئەتی نەبوو کە لە نێو دام و دەستگاکانی حکوومەتیدا ناڕەزایەتی نیشان بدا بەڵام بەنەمانی خومینی و تەواوبوونی شەڕی ئێران و عێراق خەڵکی ئێران ئەودا چاوەڕوان بن کە دەبێ ئازادیان هەبێ داوای ئازادی دەکەن داوای ڕفاه دەکەن داوای کار دەکەن و داوای ئەوە دەکەن ژیانێکی شایستەی ئەو سەردەمەیان بێ ئەو وەزعیەتە دابینبوونەکەی بە زەرەری کۆماری ئیسلامی ئێرانە ئەوە ئیختلافات پێک دێنێ لە بینی لایەنە جۆرا و جۆرەکاندا بەڵام ئەو ئیختلافاتە لەسەر ئەوە نییە ئەو ئیختلافاتە کە پێک هاتووە لەسەر ئەوە نییە کە مەسەلەن وای فەرض بکەین کە ئەحمەدی نژاد لەگەڵ مەسەلەن ئایەتوڵاکانی قوم ئەگەر ئیختلافی هەیە ئەوە لەسەر ئازادی خەڵک و لەسەر ڕفاه و بەختەوەری خەڵکە یا ئەگەر دام و دەستگای ویلایەتی فەقیه کێشەیەکی لێ پەیدا دەبێت دەگەڵ ئەحمەدی نژاد یا ئەحمەدی نژاد وەکو سەرۆک کۆماری لەگەڵ پارلمان ئەوانە هیچیان لە پەیوەندی دەگەڵ مەسلەی ئازادی و بەرژەوەندی خەڵک دانین بۆیە نابێ ئێمەی کورد ئەوەمان لەبیر بچێ کە ئەو کێشانە بۆ قازانج و بەرژەوەندی خۆیانن و هیچ کامێکیان تا ئێستا بۆ قازانج و بەرژەوەندی خەڵک هەنگاویان هەڵنەیە ناوەتەوە ڕەنگە زۆرجار قسە بکەن بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا خەڵک هەنگاوی دەوێت بۆ ئەو مەسەلەنەکە هەنگاوکە نابینین ڕۆژ بە ڕۆژ وەزعیەتەکە تونند و تیشتر بۆتەوە ئەمنیەتیتر بۆتەوە ئابوووریەکە خراپتر بووە و ئێستا لە خراپترین وەزعیەتی خۆیدایە بۆ خەڵکی ئێران باشە لەو کێشانەدا خەڵک چی دەست دەکەوێت بەڕاست لەو کێشانەدا خەڵک ئەوەی دەست دەکەوێت کە کێشەی بینی دام و دەستگاکانی حکوومەت دەبێتە باعثی وەی کە خودی حکوومەت تەزعیف بێ چاو لێ بکەن ئێستا پارلمان لە دژی سەرۆک کۆماریە لە دژیوی نامە دەنووسێ باز دەکا کە ئەوە حکوومەت یا بڵین سەرۆک کۆماری ئەوەندە کاری بێقانونی کردووە کە باز لە زیاتر لە هەزاران دەکات دەستگای سەرکۆماری باز لە پارلمان دەکات کە ئەوە لە چوارچێوەی قانونی ئەساسی لایەن داوە و هەر ئاوا دەچێتە پێشێ ئەوە حکوومەت زەعیف دەکا لە زەعیفبوونی حکوومەت خەڵک قازانج دەکا ئەو حکوومەتە هەچەند زەعیف بێ بە قازانجی خەڵکە و خێراتر دەچێت بەرەو ڕووخان بەڵام لێرەدا نابی خەڵک ئەوەی لەبیر بچێکە ئومێد نابی بەلایەنێک ببەستن کە لایەنێک ئەگە هاتە سەرکار ئازادیەکان دەدا نەخێر ئەو حکوومەتە نیشانی داوە لە کولیەتی خۆیدا دژی ئازادیە دژی قازانج و بەرژەوەندی خەڵکە دژی ڕفاه و بەختەوەری خەڵکە بۆیە لە کولیەتی خۆیدا دەبی بچێت بەڵام خەڵک دەتوانێت لەو تەزادەی کە بینی وان پێک دێ بۆ تەزعیفی وان دەتوانێت هەنگاو بنێ و ئیسفادەیان لێ بکە باشە ئێستا کە ئەو کێشانە پێ دوایە بە چ لە یەکدا دەشکێتەوە ئایا خامنەیی سەر دەکەوێت یا ئەحمەدی نژاد سەر دەکەوێت و زۆر جاریش جەنابەت ئاماژەت بە شتێکی باش کرد لەو نێوەدا کۆمەڵێک کەس لەو باوەڕدان کە ئێستا کە ئەحمەدی نژاد بە دژی خامنەیە پێویستە پشتی ئەحمەدی نژاد بگیرێ و بگوترێت کە بەڵێ ئەحمەدی نژاد دژ بە ویلایەتی فەقیە بەڵام هەندێکیش لەو باوەڕدان کە نا ئەوە دیسانەکانێ بۆ کێشانی خەڵکیە بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە داهاتوودا و ئەو کێشەی ئەسڵ و ئەساسینە ڕای جەناب لەو پەیوەندێ زانی ئەمە نابێ ئەوما لەبیر بچێتەوە کە ئەحمەدی نژاد بۆ خۆی مۆرەیەکی تقریبا نەناسراو بوو وەختێک هات بوو بە سەرۆک کۆماری بوو بە سەر کۆمار لە حدودی 6 ساڵ لەوە پێش لە واقعدا لە ژێر حمایەتی خامنەیدا بوو بە سەرۆک کۆمار و ئێستاش دەبینین کە دوای لە هەڵبژارنی دەوری دەهەمدا دیسان خامنەی بوو کە حمایەتێکی ئاشکرا و بێ ئەولاولای کرد و لە واقعدا دەتوانم بڵم مەگەر دەتوانم بڵم حیسیەتی خۆی لە سەردانا تاکو ئەحمەدی نژاد بوو بە سەر کۆمار ئێستاش خامنەیی ئەگەر پشتیوانی لە ئەحمەدی نژاد نەکا من پێما بێ ئەحمەدی نژاد ناتوت بە ماوەیەکی زۆر کورت لە حکوومەت لا دەبن بۆیە دەڵم
ئەحمەدی نیژاد بۆ خۆی وەی دەزانێ کەوابوو ئەحمەدی نیژاد مۆرەیەک نییە کە لە مقابلی ویلایەتی فەقیهدا عەرزەندام بکە دەتوانێت دژی پاڕلمان بێت دژی هێندێک لە بڵین ئاخوندە محافزەکارەکان بێ دەتوانێت لەو بینێدا ئیختلافات ساسکە و ئەو ئیختلافاتە شتێکی نییە کە خامنەی پێی ناخۆش بێ چونکە بلەخەرە خامنەیش ئەوەی کە لێی دەگەڕێت چوارچێوەی قازانج و بەرژەوەندەکانی خۆیەتی و بەو ئیختلاف سازکردنە هەر دەمەی یەکێک بە یەکێک دەکوتی ئەگەر لە بیرتان مابێ لە دەرەیانی هەڵبژانی دەوری دەهەمی سەر کۆماریدا خامنەیی لە ئەحمەدی نیژاد دیفاعی دەکرد ئێستا خامنەیی مەیدانی ئاوەڵە کردووە چراغسەوزی داوە بۆەوەی کە لە پاڕلمان و لە هەموو لایەنەکانەوە هێرش دەکەنە سەر ئەحمەدی نیژاد و دار و دەستەکەی هێنی لێرەدا مەسەلە بەرژەوەندیە بەرژەوەندەکەی خۆی وا دەخوازێ هیچ بەعیدیش نییە مەسەرەن لە سبەی ڕۆژدا ئەحمەدی نیژادی لابن و وەکو عاملی ئەسلی هەموو ئەو چیرە و کێشانە نیشانی بدەن و یەکی دیکە بێنن بەڵام تا ئەو حکوومەتە بێ هەر سیستیمەکە هەر ئاوا دەچێتە پێشێ وە خەڵک لەوەدا بە ئازادی ناگەن ئەوە دەسەڵاتداریە کۆمارە ئیسلامی ئیرانێ لێ لە هەمبەردە ئۆپۆزیسیۆنە ئیرانێ هەیە بۆ بەزاوێتدە کەکی مستەفا لە vê dawiye sefera xwe de tevî opozîsyonê Îranê hinek ji wan dîdar hebû li nêzik we ew bi wan hayîdar bû çi alegorek te li nav opozîsyonê de dît opozîsyonê Îranê ew ê ku vê carê karî bibînî û vekku din Hizba Demokrata Kurdistanê Îranê li siyaseta xwe li hember wan de çi alegorek hate pêşê ya bi giştî aliyên زعیف و لواز و بەهێز و بێهێزی وان کیژانن پرسیارێکی جالبە دیارە تەبیەتەن ئێمە هەر لە سەرەتاوە لەگەڵ کەسایەتی ئێرانیەکان کەسایەتی سیاسیەکان ڕێکخراوە سیاسیەکان کە زۆر لە پەیوەندیدا بووین بۆیە ئاگامان لە ئەو ئاڵوگۆڕانە هەیە لە ڕاستیدا ئەگەر بگەڕێنەوە چەند ساڵ لەوە پێش وەزعێتی ئۆپۆزیسیۆنی ئێران وەزعێتێکی یەکجار زۆر شپرزە بوو شپرزە بەو معنایە کە کاروباریان زۆرتر لەوەی کە لە دژی حکوومەتی کۆماری ئیسلامی بندژی یەکتری بوون لەسەر تەلەڤیزیۆنەکان لەسەر ڕۆژنامەکان لە دانیشتنە خصوصیەکان لە کۆڕ و کۆبوونەوەکاندا دژی یەکتر قسەیان دەکرد کەسی تەحمل نەدەکرد قسەی کەسی قبول نەدەکرد هەر کەسە ئەوی دیکەی متهم دەکرد بە وابەستەجی بە ولاولا بۆیە دەواخەدا هیچ نەوعە گەرایشێکی هەمفکری لە نێو کەسایەتیەکان یا لە نێو سازمانەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا بدی نەدەکرا ئێمە لەو ماوەدا زۆرمان کار لەسەرکردن بەڵام بەداخەوە نەتیجەیەکێ بۆ خۆمان دەمانویست ناڵم بێ نەتیجە بوو بەڵام نەتیجەیەکی دەمانویست بەدەستمان نهێنا بەڵام لەو چۆ پێکەوتنی ئەخیردا کە لەگەڵ ڕێکخراوە هێندێک لە ڕێکخراوە سیاسیەکان لەگەڵ شخصیەتە سیاسیەکان ئەوانەی کە ئەکادمیستن ئەوانەی سیاسین چاوپێکەوتنم بووە بەخۆشیەوە متوەجه بووم کە ئاڵوگۆڕێکی بەرین هاتوۆتە پێشێ یەکێک لەو ئاڵوگۆڕانە کە دەتوانم ئیشارەی پێ بکەم بۆ ئێمە مهمە ئەوەیە کە مەسەلەی کورد و مافی نەتەوایەتی ئێستا ئیدی بۆ هەمووان مەطرحە ناڵم هەموو وەک یەک بیری لەسەر دەکەنەوە بەڵام بۆ هەمووان مەطرحە هەمووان بەو نەتیجە گەیشتون کە دەبێت ڕێگا حەلێک بۆ ئەو مشکلەیە ببینرێتەوە ئێمە وەک حیزبی دموکرات لەو بارەوە کاری زۆرمان کردووە و لەو سەفەرەدا دیسانەکانە ئەو مەسەلانە بە ئاشکرا لەگەڵ هەموو لایەک مەطرح کرا ئێمە پێمان کتون کە لە ئێرانی داهاتوودا ئەگەر بمانەوێ جارێکی دیکە دیکتاتۆری دەست بەسەر ئێراندا نەکێشێ وەجارێکی دیکە خەڵک ناڕازی نەبن دەبێ لە ئێستاوە بیر لەوە بکەینەوە بەرنامەیەکمان هەبێ بۆی کە خەڵک ڕازی بێ بۆ ڕازیبوونی خەڵک دەبێت نەتەوەکان کە زیاتر لە نێوەی حەشیمەتی ئێران پێکدێنن دەبێ ڕازی بن و ئەوەش کاتێکە کە حکوومەتی محەلی خۆیان بێ حقوقی سیاسی خۆیان بێ و لە بەڕێوەبرنی وڵاتیشدا بە پێی قانون بەشداری بکەن وەکو هەموو وڵاتانی پێشکەوتووی دموکراتیکی کە ئێستا بە شێوەی فێدراڵی ئیدارە دەکەن ئەو مەسەلەیە بۆتە مەسەلەیەکی جدی لە نێویاندا لە رابطە دەگەڵ ئەو مەسەلەیەدا
پێشوازێکی یەکدار زۆر دەکرا لە دانیشتن لەگەڵە من بێجگە لە کۆڕ و کۆبوونەوە جەمعەکان کە لەگەڵوان پێکم هێناوە ئەمن لەو ماوەیەدا زیاتر لە 15-20 چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی و ڕۆژنامەییم بووە کە بەشێکیان پێم وابێت لە تەلەڤیزیۆنی تیشک بڵاو کراونەوە بەڵام بەشێکی زۆریان بڵاو نەکراونەتەوە هەر ئێستاش ئەو مصاحبانەی کە کراون دێن ئاخیرەن مصاحبەیەکم بەدەست گەیشتووە کە تازە هێشتا بڵاو نەکراوەتەوە بۆەوەی کە چاوی لێ بکەم مەبەستمەوەیە کە ئەوە ئێستا گوێی لێ دەگرن لەو قسەیە ئەوە ئاڵوگۆڕێکی زۆر گەورەیە بێجگەلەوە لەنێو خۆشیاندا لێک نزیک بوونەوە هەیە متەوەجەی خەتەرەکە بوون و دەزانن کە ئەگەر بڕک وریان نەبنەوە ڕەنگە دیسان فرسەت لە دەست بچێت بۆیە ئێستا چەندین بڵین لێک نزیک بوونەوە ئیتحادی عەمەل یا شتێکی ئاوە بڵین شکلی گرتووە یا خەریکە شکل دەگرێت کە من لێرە بە کورتی ئیشارەیان پێ دەکەم بۆی کە هاو نیشتمانانی خۆشەویست بە تایبەتی بینێرانی تیشک تیوی ئاگادار بن کە ئێستا چ دەگوزارێت لە مەیدانی سیاسەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرەوەدا ئاگادارن کە لێک نزیک بوونەوەیەک بە نێوی جونبشی سکۆلارهای سەبز لە کانادا پێکات لەو ئاخرانەدا کە برادێکی ئێمە تێدا بەشدار بوو و منیش پەیامێکی ڤیدیۆییمدا ببێ و لە پەیامە ڤیدیۆیەکەیدا نەزەرات و بۆچوونی حیزبی خۆمانم باس کرد بوو ئەو پەیامەی من دەگەڵ ئیستیقبالێکی زۆر گەرم ڕوبەڕوو بوو و بوو بۆ مەسەلەیەکی فکری کە دوایە بووم لەگەڵ نوێنەری ئاغای کەڕوبی دانیشتنم بووە دەتوانم ئەوەندە بڵام کە هەرەوەندە دەتوانم بڵام کە نوێنەری کەڕوبی ئاڵوگۆڕی لە ئەو سیاسەتە ئیعلام کراوەکانی پێشوودا پێکاتووە کە فەرقی هەیە لەگەڵ ئاغای موسەوی من لێرەدا هەرەوەندە باز دەکەم بەڵام ئەوەی کە دەگەڵیان دانیشتبێتین بەڵێ لەگەڵیان دانیشتوین لە پەیوەندی لەگەڵ و کۆنفرانسەدا کە کۆماری ئیسلامی ئێران کردی بە هەڵایەکی گەورە وەک دەستکەوتێکی زۆر گەورە نیشایندا دیارە هەموو خەڵکی ئێران و هەموو دەرەوەش شارەزان بە درۆ و پیلانەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆیە ئەو شانۆسازی کە کۆماری ئیسلامی دروستی کردو پێم وانە کەس باوەڕی پێ بکە بەڵام لەگەڵەوەشدا ئێمە لە چەند مانگ لەوە پێش داوەتێک هات بۆ شخصی من بۆ بەشداری لە کۆنفرانسی لەو کۆنفرانسەدا کە لە پاریس پێکات بوو ئەو کۆنفرانسە لەلایەن پرۆفسۆر بێنارد هانری کە فیلسوفێکی فەڕانسەویە لەسەر مافی مرۆڤ کار دەکا داوەت کرابووین کە بین بەشدار بین لە جەمعی چەندین کەسایەتی و سازمانی و ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ باسکردن لەسەر وەزعیەتی ئێرانی لەو شەرایطەدا من لە کوردستان بووم هاوڕێی بەڕێزمان کاک حەسەنی شەرەفی جێگری سکرتێر کە لە پاریس بوو داوامان لێکرد لەگەڵ هەیەتێکی حیزبی بەشداری کرد لەو کۆنفرانسە ئەسقەزا لەوێدا هێندێک سمبۆل بەکار هاتبوون کە لە چوارچەوەی سیاسەتی حیزبی ئێمەدا نەبوون لەسەر پێداگری برادرانی ئێمە ئەو سمبولە لاچوو لە کۆنفرانسەکەدا کاک حەسەن لە کۆنفرانسەکەدا قسەی کرد بوو کە پێشوازێکی زۆر گەرمی لێکرا بوو لەوێدا بیر و بۆچوونی حیزبی دموکراتی ڕاگەیاند بوو ئەوە وەکو بەشداری لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانی نێونەتەوەیی و محەممەتەقەیی و پۆزیسیۆنیدا بۆ کە ئێمە بەشداریمان کردووە ئەو شان و سازەی کە دوایە کۆماری ئیسلامی ئێران کردی کە گویا ئەو نەفرە کەسێک بە نێوی مەتحی بووە عاملی نفوزی وان بووە ئەسەر ئێمە نە ئەوەمان دیوە نە بەرنامەکەویمان زانیوە چییە و نە ئەو شتانەی کۆماری ئیسلامی ئێران دێڵێ ڕاستە ئێستا ئەخیرەن ئاگادار بووم کە دووسێ نەفەر لەوانە ئەجوملاغی خانساری لە کۆنفرانسێکی مەتبوعاتیە لە BBC باسییان کردو کە ئەو نەفرە بە پێچەوانەوەی کە کۆماری ئیسلامی دەڵێ ئەوە عاملی وان بووە بۆ کار و مەموریەت چۆتەوە لەوێ دەستگیر کراوە بەڵام کۆماری ئیسلامی ئەو شانۆی لێساز کردو بە هەر حاڵ دەمەوێت ئەوەتان عرض بکەم کە ئەوەی کە ئێمە لە بەرنمەکەدا مشارکەتمان کردووە لەلایەن داوەتەکە لەلایەن هیچ سازمانێکی ئێرانیەوە نەبووە بەڵکو وەکو عرضم کردن پرۆفسۆرێکی خۆشنێوی فەڕانسەوی بۆ کە لە بواری مافی مرۆڤدا کار دەکا
ئێمە هاتوون لەوێدا بەشداریمان کردو وەکو ڕێکخراوەکانی دیکە لەوێدا قسەی خۆمان کردو ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەیڵێ نەجێگەی باوەڕە نەدەتوانێ بەرگری لەوە بکە کە لە داهاتوودا وحشت هیچ وا پێک بێنێ لە نێو سازمانەکانی سیاسی ئێرانی یا حیزبی دموکراتدا کە ئێمە بە بۆنەی ئەوە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بەشدار نەبین ئێمە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکدا بەشدار دەبین وەکو عەرزم کردن نەزەری خۆمان دەڵێن بەڵام کە دێتە سەر مەسەلەی هاوکاری ئەو دەمی قسەی لەسەر دەکەین کە لەگەڵ ئەو یەکگرتنە یا لەگەڵ ئەو سازمانە هاوکاری دەکەین یا هاوکاری ناکەین بەڵێ ڕای حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی سەوزدا هەروەک دەزانین دوای ناڕەزایەتەکانی هەڵبژاردن ڕوتێک بە ناوی بزوتنەوەی سەوز لەژێر ڕێبەری موسەوی و کەڕۆبی ساز بووە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو پەیوەندێدا ڕای چیەوە پێی وایە بزوتنەوەی سەوز تا چەند کار دەکا بۆ بەرژەوەندەکانی گەلی کورد و گەلانی ئێران بەگشتی زانی ئەمە لە سەرەتاوە مۆزای خۆمان لەو پەیوەندیدا ڕاگەیاندەوە پێشم وایە بێکە لەو ڕاگەیاندنەدا بە هەڵە نەچوین ئەویش ئەوەیە کە جوڵانەوەی سەوز یەک ڕەنگ نییە ئەوانەی کە بەشداریان کردووە لەو جوڵانەوەدا بە تایبەتی لە ڕێپێوانەکانی سەرەتادا کە بە میلیۆنی هاتنە سەر شەقامەکان هەموو بە یەک مەبەست نەبوو ئەوەی کە ڕێبەرانی ئەو جوڵانەوە بوون مەبەستەکەیان و هەدەفەکەیان کە ڕاگەیاندراوە و بەشێکی تاکو ئێستاش پێی لەسەردا دەگرنەوە دەواخەدا ئاڵ و گۆڕ لە پێکێنان لە کۆماری ئیسلامی ئێران لە چوارچێوەی قانونی ئەساسیدایە بەبێ ئەوەی کە دەستکاری سیستم و تەرچیبی کۆماری ئیسلامی ئێران بکرێ کە ئێمە ڕاماگەیاندۆ کە ئەوە بۆچوونێکی هەڵەیە لە چوارچێوەی قانونی ئاساسیدا نەکەر مافی کورد و باقینەتەوەکانی دیکە بەڵکو مافی هیچ کام لە ئازادی خوازەکان دابین ناکرێ بەڵام دوای ئەوە هەروەکو ئێمە پێشبینیمان دەکرد بەشێکی زۆر لەو خەڵکی کە بەشداری کردبوو هاتبوون بۆەوەی کە قسەی خۆیان بکەن لەو مەیدانەدا ئەو ڕێپێوانانە بەهانەیەک بوون بۆ خەڵکی ئازادی خواست کە هەروە بوو دیتمان دوای یەک دوو مانگ دروشمەکان بەرەو ڕادیکالبوون چوون شعاری مەرگ بەر دیکتاتۆر درا ئەکسی خامنەی سووتێنرا و شعاری سەرنگونی کۆماری ئیسلامی ئێراندرا ئەو کۆمەڵە لە خەڵک کە بە بۆچوونی ئێمە زۆربەی خەڵکی بەشداری شەقامەکانی پێکدێنا ئەوانە خەڵکێکن کە درێژەی جوڵانەوەی ئازادی خوازی خەڵکی ئێرانن کە لە مێش ساڵە دەستی پێکردو پێدوانێ ببوورە پێدوانێ بەشێک لە بزوتنەوەی سەوز کە ئێستا کە لە دەرەوەشدا دەنیشێ ئەو دروشمەی هەڵگرتۆ نەمانی دیکتاتۆری و ڕوخانی کۆماری ئیسلامی بڵێ من عەرزم کردم کە بەشێکیان ئەوە من ئێستا نامێ بچمە سەر جوزئیاتەکەی کە ڕەنگە ئەوە بە مەسلحەت نەبێ بەڵام بەشێکیان گەیشتون بەو قەناعەتەی کە ئیدی مەسەلەی ئیسلاحات گەیشتۆتە بومبەست چونکە هەچی لازم بوو فیداکاری کرا نرخێکی زۆر درا بۆ ئیسلاحات بەڵام دەرکەوت کۆماری ئیسلامی ئێران ئیسلاح پەزیر نییە بۆیە گەیشتونەوە قەناعەتێک کە دەبێ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بڕوخی هەمویان نا بەڵام بەشێکە مستەفا لە گوتنی گەلێکن ئەم هەر نەسەر ئەو لە گۆڕێن ناوچێ جارکردن ئەو لە گۆڕی ناوچێ ئەو ڕەوتا دموکراتیزاسیۆنی و هەیەشخوا بەحسێکی گەلێک دوورە درێژە لێ بنازانن ئەو پێلا ناڕازیبوونی کۆ لە تونسەوە دەست پێ کرد و مسرێ و لیبی و وێداویە هاتیە لە سووریە باوایکردن سەکنی ئەو زێدەتر بەڵە جیهانە بخوا دەکەشە مەحەزەکە لەسەر ئەو ئالگۆڕی سووریێ و ئەو کارگەریە کۆ لەسەر ئیرانی دەسەڵاتداریە ئیرانی هەیە و دەبێن ئەو بەرێدا هەنێک بچونێتەوە و بدیتنێتە بزان دیارە وەکو باسم کرد هەر هەمووی ئەو ئاڵوگۆڕانە تاسیری ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان لەسەر وەزعیەتی منتەقە بە تایبەتی لەسەر وەزعی ئێرانیش هەیە بەڵام مەسلەی سووریە دەبێ بڕێک بە دیرێکی جیاوازەوە سەیری بکەین بەو معنایە کە سووریە وەکو دەزانین تاکو ئێستا پردێک بووە بینی ئێران و مەسلەی فلستین مەسلەی فلستین بە ئیسرائیلەوە بیگرە تاکو دەگاتە حماس و حیزب الله بۆیە ڕوخانی حکوومەتی بەعسی سووری تاسیرێکی زۆر لە ئاڵوگۆڕی منتەقەدا دەنێ بەو مانایە کە ئەو پردەی کۆماری ئیسلامی ئێران ئەو پردە دەڕوخێ ئەو یارمەتیە کە بە حیزب الله دەکرا لەباری تەسلیحاتەوە
لە باری ئامۆزشەوە ئەگەر نەڵم قەتع دەبێ بەڵکو زۆر دشوار دەبێ و هەروەها لە باری حماسەوە هەر بەو شێوەیە دیارە حماس ئێستا بەخۆشیەوە خەریکن لەگەڵ حکوومەتی یەکگرتوو پێک دێن لە فلستیندا کەەوە بۆ خۆی تاثیراتێکی زۆری هەیە ڕەنگە لێرە جگای ئەوە نەبێ احتیاجی بە شێکردنەوە باسێکی زۆر هەیە بۆیە بەگشتی من پێم وابێ ئاڵوگۆر لە حکوومەتی سووریەدا زیاتر لە وڵاتەکانی دیکە کە ئاڵوگۆریان بەسەردا هاتووە یا لە حاڵی ئاڵوگۆردان تاسیری ڕاستەوە خۆی لەسەر ئێران دەبێت چونکە بۆ ئێران زۆر گرینگە کە ڕێگای یارمەتیدان بە گروهەکانی دەستپەروەردەی خۆی لە مەنتەقەدا لەدەست بدا بۆ پێ نفوزی کەم دەبێتەوە و هەروەها کە نفوزی کەم بووە ئیدی لە ڕاستیدا دۆڕاندوویەتی سیاسەتەکە چونکە کۆماری ئیسلامی ئێران ساڵهایە سەرۆت و سامانی خەڵکی برسی و هەژاری ئێران بەو ڕێکخراوانە دەدا بۆی کە ئەوەڵەن حماس لەگەڵ حکوومەتی یەکگرتووی فلستین بەیسلا مل نەدا ئەو حکوومەتی یەکگرتوو پێک نێنێ کە ئەو پیلانی سەری نەگرتو ئێستا بەخۆشیەوە هەڵوەشاوەتەوە لەلایەکی دیکەشەوە بتوانێت هەمیشە ئەوی دژی ئیسرائیل ڕابگرێ بۆی کە لە مەنتەقەدا هەمیشە ئاژاوە بێ و لەو ئاژاوەیەدا ئەو ئیسفادەی خۆی بکە ئێستا ڕەوتی سیاسەتەکە لە مەنتەقەدا بە پێچەوانە خەریکە حرەکەت دەکا جا گۆڕانی حکوومەتی باسی سووری ئەو خێراییە زیاتر دەکا بەڵێ جا کاک مستەفا لە پەیوەندی لەگەڵ ئاڵوگۆڕەکانی ناوچەکەدا باس لە سووریە کرا مەسلەی لیبی هەروە بەردەوامە مەسلەی یەمەن لە گۆڕەدایە و تونس و میسری شەروەکی دەزانین کە وردە خەریکە دەوڵەتی کاتیان تێدا پێکاتوە باشە کۆماری ئیسلامی لەو نێوەدا سیاسەتێکی بە قەولێک یەکبام و دوو هەوا دەگێڕێ لەلایەک پشتیوانی لە ڕژیمی بەشار ئەسەد دەکا و دەڵێ ئەوانەی کە ڕژاونەتە سەر شەقامەکان فیتنەچین و ئاژاوەچین لەلایەک دژی دەسەڵاتی بەحرینە لە بەرامبەر شیعەکاندا و دەڵێ شیعەکان بۆ ئازادی بۆ دموکراسی هاتوونە سەر شەقامەکان و لەو پەیوەندێدا یەک سیاسەت ڕەچاو ناکە و زۆر جاریش ئاوا باز دەکات کە ئەو شۆڕشانەی ناوچەکە پاشماوەیەکن لە شۆڕشی ساڵی 57 ئایا پێت وا هەیە شۆڕشەکانی ناوچە بڕۆن بەرەو ئینقلابێکی ئیسلامی وەک ئەوەی کە لە ناو کۆماری ئیسلامیدا هەیە دەزانی ماوەیەکی زۆر ئەو حکوومەتی دیکتاتۆرانەی کە لە مەنتەقە بوون بۆەوەی کە یارمەتیەکانی یەکێتی ئوروپا و ئەمریکا بۆ لای خۆیان ڕاکێشن مەسلەی ئیسلامی ڕادیکاڵ بەتایبەت ئەلقاعیدەیان گەورە کردبووە و وایان نیشان دەدا کە ئەگەر ئەوان نمێنن ئەلقاعیدە و ئیسلامی ڕادیکاڵ دەست بەسەر مەنتەقەدا دەگرن بەڵام ڕوخانی یەکێکی و حکوومەتانە و هەروەها ئەوانەی کە ئێستا شۆڕش دەنێوێندایە هەموو نیشانیدا کە ئەوە مەترسیەک بووە کە حکوومەتانە پێچیان هێناوە بۆ حیفزی خۆیان لە حاڵێکدا ئێستا دەبینین مەسلەی ئیسلامی ڕادیکاڵ لەو منتەقانەدا ئەسلەن وجودی نییە یا یەکجار زۆر زەعیفە ئەمن بۆ نمونە هەشتێک و بۆ باز دەکەم ئەوە کە لە خەبەرەکاندا ئاگادار بووم لە بەدوای کوژرانی بن لادندا لە میسر حدودی 300 نەفەر تەظاهوراتیان کرد بە پشتیوانی لە بن لادن لە هەموو تەظاهوراتەکانی کە لە میسردا و لە تونیسدا هاتە پێشە بۆ گۆڕینی حکوومەتەکە هیچ داوایەک بۆ دامەزرانی حکوومەتی ئیسلامی نەبوو تەنانەت سیاسەتمەدارانی ئاینی ئەو دوو وڵاتە ئی تونیس و ئی میسریش کە بەشێکی دەواخەدا بەهێزیان یا بڵین لایەنە بەهێزەکانیان ئیخوان المسلمینن بە ئاشکرا ڕایانگەیان ئەوان خوازیاری ئەوە نین کە حکوومەتێک لە شێوەی حکوومەتی کۆماری ئیسلامی دامەزرێنن و داوایان کە کۆماری ئیسلامی ئێران دەست لە کاروباری وڵاتەکانی وان وەرنەدا لە ببورە لە سووریەشدا هەرەوە دەبینین بۆیە بە پێچەوانە ئەسڵ مەسەلەکە لە وڵاتانەدا مەسلەی دموکراسی و ئازادی لەلایەکی دیکە و مەسلەی کار و
ژیانە نەک مەسلەی ئیسلامی ڕادیکاڵ. بەشێدا مسۆزدا بوو ئەم زەدەتر لەسەر پرسا کورد لە سووریە بەسەکردن ئەو گۆری ئالەگۆڕۆی کۆ لە سووریە داهێنا ڕەوشە تایبەتی کوونها سووریەدا ڕەوشە کورد لە سووریەدا چاوت بینی. من پێم وابێ کە بە گۆڕانی حکوومەت کوردەکانیش ناڵم بە هەموو مافی خۆیان بەڵام بە بەشێک لە مافەکانی خۆیان دەگەن و ئەوە بۆ خۆی هەنگاوێکە بۆ بەرەو پێشەوە چونکە وەزعیەتی لە منتەقەدا جوورێکە کە تۆ لە پرۆسەی ئازادی و دیموکراسیدا دەبی هەنگاو بە هەنگاو بچێ پێشێ ئینقلاب نییە کە بە شێوێک بتوانانی هەموو ئاڵوگۆڕەکان پێک بێنی. ئێستا بەشار ئەسەد داوەتی کردو لە مەجموعەیەک لە کوردەکان کە بچن لەگەڵیدا بنیشن بۆەوەی کە ڕەنگە هێندی قەول و قەرارێن پێ بدە بەڵام بنیادی فکری ئەو سیستما وەکو کۆماری ئیسلامی ئێران دژی مافی نەتەوایەتیە بەڵام حەول دەدا بۆەوەی کە ساردیان کاتەوە لەو ئینقلابەدا بەشداری نەکەن داوای مافی خۆیان نەکەن بەڵام هیوادارم کە کوردەکان فریوە نەخۆن و پێمابی فری و ناخۆن و خەباتی خۆیان درێژەدەن و دوای ئەو حکوومەتە وەکو عرضمکردن بە بەشێک لە مافەکانی خۆیان دەگەن ئەمن لەو بارەدا بۆ چوونەکەم ئەوەیە. یعنی نە ڕژیمی بەشار ئەسەد و نە کۆماری ئیسلامی چیان قابلی ئیسلاح نین لە قابلی ئیسلاح نین ڕژیمهای ئیدئۆلۆژیک نەک ئەوانە هەر لەمە ئیدی کەشمان دیوە لە دنیادا مەسەن ڕژیمی ئیتحادی ژماری شوڕەوی پێشوو ڕژیمی بڵین کوبا ڕژیمی کوڕی شمالی ئەوانە قاڵگۆڕیان بەسەردانایە چونکە ئەوانە لەواقعدا خۆیانەوە هەمووی ئەوانە لە شرایطێکی زۆر سەختە دێگوزارێنن ئێمە ئەو مەسەلەیە لەگەڵ لە وەزارەتی موری خارجی ئەمریکا کە دانیشتنەمان بووە جەمعێکی کە لەگەڵ من دانیشت بوون یەکێکیان بەرپرسی پەنابەران بۆ کە لەوێدا ئەو مەسەلانەمان لەگەڵ باس کردوونە وەزعیەتی خراپی پەنابەرانمان لەگەڵ هێناونەتە گۆڕێ لە کۆنگرەدا لە کۆنگرەدا لە سەنای ئەمریکادا لەگەڵ بەشی پەنابەراندا دانیشتنمان بوو هەر ئەو مەسەلەم لەگەڵ باس کردوون لە ئاڵمان هەر لەگەڵم باس کردوون ئەوەندەی کە لە دەستمان هاتووە سعیمان کردو ئینعکاسی زۆڵم و زۆرێک کە لەو خەڵکە کراوە لەو هاونیشتیمانیانەمان و شەرایطێکی سەختی ژیانی ئاوارەی کە لە وڵاتانەدا هەیانە بێنینە بەرباس ناتوانم بەڵام چەند تاسیری دەبێت بەڵام ئەوەی کە لە دەستی ئێمە هاتووە وەکو وەزیفەیەکی هەم ئینسانی هەم سیاسی ئەوانەمان باس کردو لەگەڵیان. بەڵێ بۆ ئەگەداریە بینەران لە وان سێچار ڕۆژێک و هەتیا ڕاگەهاندن بەرنمەیەکی تایبەتی بۆوی ئەوەی زندی تەوی ڕێزدار کاک مستەفا هەجی هەیە هەژمارێکی یەکجار زۆر پرسیار گەهێشتە دەستێمە و ئیرۆژی هەروسا بەردەوام بوونە. مخابن لەبەر پرانیە هەمووی ئەو پرسیارانە بەڵکە ئەم نەکارن پرسیاری هەر کەسێکی بناوی وی و جدا جدا باسکەن لە گەلێک پرسیار بینا هەون گەلێک پرسیار ژەهاو دەچن ئەگەر هەنکە جیا پرسیارێکی تایبەتیش هەبن ئەس باوەڕ دەکەم هەر کەسێ خودی پرسیاری ئێمخوا بزانە کیە بەروێندی ئەم چەنەوە ناینن. هەڵبەتە یەکشت بڵم کاک مێران ئێمە لە ڕاستیدا ئەو پرسیارانەی کە وەکچوونیان هەیە و وەک یەک دەچن لە ڕاستیدا لە چوارچێوەی پرسیارێکدا هێشتومانەتەوە و کەسانێک بۆ وێنەکە لەسەر مەسلەی یەکگرتنەوە قسەیان کردو یەکگرتنەوەی ئەو بەشەی حیزب هەمومان کردوتە یەک پرسیار گەلێکی پرسیار هەر لە بەشی پێشی داهاتنە بەرسیدان بەرسەوەوە ژیاتەندان کەک مستەفا بینەرێک هەندێک لە بینەر باسێوە هەندێ دەکەن کۆ هەرکی ئەندامێکی حزب دموکراتە کوردستانی ئیرانی لە ناو خۆی وڵات چییە وەزیفا ئەندامکی حزب دموکراتە کوردستانی ئیرانی لە ناو وڵات و هەندێکی دژی پرسیار دەکەن گەل و حزب دموکراتە کوردستانە ئیرانی خا ئامادە کریە بۆ ئەگەر دەسەڵات بگۆرە لە ناو وڵات دەسەڵاتکی وسا بەدەستخەوە بینە و لە هەمبەر گەندەلیە شار بکە لە هەمبەر گەندەلیە بسەکنە و پرسیارێکی دژی بینەرە وسا خاستیە وساکردنە ئەمەژ عینی وسات بێژن بێژن بۆ دەوڵەمەندکردن و گەشتبوونە بەرنامەی تیش تیوی و چه پرۆژێک هەیە بڵێەوە ئەو گوتن و پرسیاری کۆمێک بووم بەوی ئەوەی پرسیارکردنە بەڵێکێکی مستەفەکەرم کە بەڵێ ئەو ئەندامە خۆشەویستێک کە داوای ئەرک داوای ڕوونکردنەوەی ئەرک دەکا بەڕاستی وە کاری من نییە و کاری باسکردنی لەسەر تەلەڤیزیۆن نییە
من هیوادارم کە ئەو خۆشەویستە بتوانێت لە کاناڵەکانی پەیوەندیدارەوە پەیوەندی بگرێ بە بەشی تشکیلاتی حیزب بۆی کە وەڵامی خۆی وەرگێتەوە بەڵام لە هەر حاڵدا سپاسی دەکەم کە هەستی خۆی دەربڕیوە و دەیەوێ ئەرک بەڕێوە بەرێەوە نیشانەی ئامادەژی بۆ بەڕێوەبردننی ئەرکە لەسەر مەسلەی گەندەڵی ئێمە نەک خۆمان ئامادە کردو کە لەگەڵ گەندەڵی بربەرەکانی بکەین بەڵکو ئێمە لەسەر ئەوە کار دەکەین کە حکوومەتێکی کە لە داهاتوودا لە ئێران و هەروەها لە کوردستان دێتە سەرکار ئوسوولەن واریدی گەندەڵی نەبێ نەتوانێت واریدی گەندەڵی ببێ چوارچێوەی قانونیەکی دموکراتیکی ئەو تۆ بۆ ئێران دیاری بکرێ کە بە پێچەوانی وەزعیەتی ئێستای ئێران ئوسوولەن بەرگری بکە لە تێگلانی بەرپرسان بە گەندەڵی ئەوەیە ئەرک و وەزیفەی ئێمە و ئێمە لەسەر ئەو سیاسەتە دەڕۆین چونکە پێما وایە کە لە حکوومەتێکدا کە دموکراتیک بێ گەندەڵی فەساد و بەلاڕێداچوونی بەرپرسان مانعی لە پێش دەبێ و کەمتر ئەو ڕووداوانە دەبن و ئەگەر هاتە پێشێ لێپرسینەوەیە لەسەر دەکرێ سزا دەدرێن وەکو هەوەی کە لە وڵاتانی دیکەی دنیادا لە سیستەمە دیموکراتیکاندا دەبینین لەسەر گەشەکردنی بەرنامەکانی تیشک دیارەوە ئارزوی هەمومانە کە بتوانین بەرنامەکانی تیشک زیاتر گەشە بکە بەڵام گیرروگرفتێک لەسەر ڕێگا هەیە کە یەکێک لەوان گیرروگرفتی ئابوووریە چونکە گەشەکردنی بەرنامەی تەلەڤیزیۆن احتیاجی بە سەرفی هەزینەیەکی زیاتر هەیە کە فێلەن لە اختیارماندانە بەڵام ئەوەندەی کە بۆمان بکرێت لەو پێناوەدا حەول دەدەین بەڵێ هەندێک بینەری دیکە لەسەر بارودۆخی ئێستای کوردستان پرسیاریان کردەوە توێنە بەرنامەتان چیە بۆ بارودۆخی ئێستای کوردستان و کوشتنی کاسبکاران بە گشتی و ئازار وەزیەتی خەڵکی کورد چۆن هەڵدەسەنگێنن ئەوە یەکێک لە پرسیاری چەند بینەرێکە چەند بینەرێکی دیکە باسی ئەوەیان کردو ئایا بۆ گەشەکردنی یەکێتیەکانی ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک ژنان لاوان مامۆستایان زانایانی ئاینی چه بەرنامەیەکتان هەیە هەم بۆ دەرەوە هەم بۆ ناوخۆی کوردستان لە وەڵامی پرسیاری یەکەمدا دەبێ ئەرسام بکەم کە ئەوەی کە ئێمە وەکو حیزبێکی ئۆپۆزیسیۆنی سیاسی لە دەستمان دێ لە قاودانی ئەو کوشتار و زەبر و زەنگەیە کە کۆماری ئیسلامی ئێران دژی خەڵکی ئێمە بەکاری دێنێ بەتایبەتی دژی خەڵکی زەحمەت چێشی سنوورەکان ڕۆژانە ئێمە شاهدی کوژرانیانین و برینداربوونیانین کە ئەوە ئێش و ئازارێکی زۆرە چونکە دەزانی خەڵک لە ڕووی ناچاری و نەبوونی کار و داهاتەوە دەواقەدا ئەو کارە پڕ زەحمەت و پڕ خەتەرە واستۆ دەگرێ بۆی کە بژێوی ماڵ و منداڵی خۆی تامیم بکە ئێمە ئەو مەسلەیە باز دەکەین لە هەموو دیگایەکی لە قاوی دەدەین لە ڕاگەیەنەکانی گشتیدا بە شێوەی ڕێک و پێک ئەو مەسەلانە باز دەکەین و لە هەر جگایەکی بۆمان هەڵکەوێ لەسەر ئەو مەسلەیە باز دەکەین و کۆماری ئیسلامی ئێران ئیفشا دەکەین لە ڕابطە دەگەڵ مەسلەی گەشەکردنی یەکێتیەکان دیارە ئەوە بەشێکی زۆری بەسراوەتەوە بە خودی یەکێتیەکان چونکەوانە بۆ خۆیان ڕێکخراون ڕێبەرایەتیان هەیە بەرنمەیان هەیە لە ڕاستیدا ئێمە زۆرتر پشتیوانی وان دەکەین پشتیوانی کار و تێکۆشانەکانیان دەکەین بەبێەوەی کە بەرنمەکانیان بۆ دیاری بکەین بەڵام پێم وابێ ئەوانیش لە چوارچەوەی بەرنمەکانی خۆیاندا شتیان هەیە بۆەوەی کە بتوانن ئەو یەکێتیانە لە نێو خۆی وڵاتدا گەشە پێ بدەن ئەوەندەی کە من ئاگادارم کەم و زۆر لەو بارەوە فعالیتیشان هەیە بەڵام خۆ ئەو فعالیتانە معمولەن بە خۆتان دەزانن کە فعالیتی نهێنین ڕەنگە خەڵک ئەوەی نەبینێ بە چاو بەڵام ئەوەندەی کە من ئاگادار بم لەو پەیوەندێدا فعالیتیان هەیە و لە نێو خۆی وڵاتدا هەم یەکێتی ژنان هەم یەکێتی لاوان خەڵک لەگەڵیان هاوکاری دەکا و توانیوانە مەجموعەیەک لە خەڵک سازمان بدەن.
بله هندك بینرندن باس جار کردن بسیار اکتری از بار دکم جناب تا به درجی لسر سکنی باس نیزوک بونا اپوزیسیون دموکراتیک دکن کو و چه حولک دوی وارد دا و به هندک بینرندن باس وی دکن کو و چما خبات چکداری سکناند حزب دموکرات کردستان ایرانی و اونه دست به بکن یا نه و پاشیجی هندک باس وی هندک کریه کو اوان الايميل خدا قلتنا كامب ما بس طبعا او جي كوب من كي دفتر السياسي حزب ديمقراط كستانا ونوفرن بجاوني كان جي الفان كامبانا هرنا قنديلي و بورا بسيار كي تجي از بكم اواني بيو اوي بسيار كرنا ل دهنك كي دبيجن كما اون الميديا حزب ديمقراط كردستان ايراني ده جرنجي نادنا باش دنيا كردستاني بات هيبتي كردستان تركي عندك بسيار بريزان بنا مرود بجانك بجدية وبتوريو عطنا بسيار كران ليبل بنا رزدار بنا واقعیت که وی چون که بینران براستی حزب که با حزبی خوان دزانم حزبی خالقی بویا دصالات خوانه که هر چشنا پرسیارک لو حزب بکن بله لا بيوندي قال مثلا خباتي تشكداري دا من لا باسه كذا عرضم كذا نيما اللي راسي دا خوبنا بس توبنا اخواتك او دم كخباتي تشكداري ما بري ودبر لعيني حال دا خباتي تشكيلاتي شمان ذكر خباتي بيوندي ميدياينا بشكليه طبعا لحد شي محدود تردا همامبو ئێستاش کە خەباتی چەکداری ناکەین خەباتەکانی دیکە درێژە دەدەین ئەوەی کە کەنجێ ئێمە خەباتی چەکداری دەست پێ دەکەینەوە ڕاستەکەی دیاریکردنەکەی بەستراوەتەوە بە هەلومەرجی سیاسی منتەقە و بەتایبەتی تاسیرگوزاری خەباتی چەکداری لە دەستکەوتەکانی میلەتی کورد یعنی مهم ئەوەیە بۆ ئێمە ئایا خەباتی چەکداری دەتوانێت باشتر ئێمە لە ویست و داخوازەکانمان نزیک بکاتەوە یا دوورمان دەخاتەوە ئەو خەباتە چەند لە دنیای ئەوڕۆدا برێوی ماوە چەند قابلی قبوڵە ئەوانە مەسایلێکن کە ئاڵوگۆڕەکانی ئێران لە ئایندەدا نیشانیدا بۆیە من ناتوانم لێرە تاریخێکی مشەخەص دیاری بکەم کە لە فڵان تاریخدا دەگەڕێینەوە بۆ خەباتی چەکداری یا خەباتی چەکداریش بەکاردێنین بەڵام دیسا ئەوەندە دەتوانم بڵم کە هەر نەوع خەباتێک کە حیزبی دموکرات بە قازانجی نەتەوەی کورد لە کوردستانی ئێرانی بزانێ ئەو خەباتە بە جۆرەی توانای خۆی ئیدامە دەدا دی ئۆدا ڕێژیدا دەبێژنە ما 15 دقیقە مامانە پرسیارجی مەژی گەلێکن مەجبورن هەڵێک لاس بچن لە کەنجێ لە کەم دەچینی دەری قەندیل ئەوەش هەر دەواخێت جوابەکەیەوەی پێشوویە بەڵام لە کەمپدا دانیشتن بە پێچەوانەی ئەوەی کە هێندێک بە دەلایلی سیاسی جۆرە و دوور باسی دەکەن بە معنایەوە نیە لەوە پاڵمان داوەتەوە ئێستا ئێمە بە نسبەتی خۆمان بە نسبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی گەورەترین فعالیتی سیاسی مەدەنی و ڕاگەیاندن و دیپلۆماسیمان هەیە و ئەو خەباتە لەوێ ڕایدای دەکرێت ئێمە نابێ خەبات تەنها لە چوارچێوەی خەباتی چەکداریدا ببینین یا تەنها لە شێوەیەکی دیکە لە خەباتدا بەڵکو هەمووی ئەو فعالیتی کۆشانانە دەبێ ببینین بۆی کە بۆ گرنگی نادەینە کوردستانی تورکیا ئێمە کوردستانەکان بەشەکانی کوردستان هەمووی بۆ ئێمە گرنگە هەمووش تا ئەو جێگایی کە بۆمان بکرێ قسەی لەسەر دەکەین لەگەڵ ڕێکخراوە سیاسەکانی ئەو ناوچانە لە پەیوەندی داین لە ئاڵوگۆڕی بیر و بۆچوون دەکەین بەڵام ئێمە بە پێی سیاسەتی داڕژراوی حیزبەکەمان مداخلە لە چوارچێوەی هیچ کام لە بەشەکاندا ناکەین بەڵکو ئەوەی کە دەیکەین پەیوەندی و ئاڵوگۆڕی بیرروڕایە ئەو پەیوەندیە نابێ بە نەزەری ئێمە بگاتە ڕادەیە کە ببێتە دەخالەتکردن لە پارچەیەکدا هەندێک لە بینەران نووسیوانە کە هۆکاری ئەوەی کە وابزان وەڵامیش درایەوە هۆکاری ئەوەی کە بەرەی کوردستانی پێک نایە بۆ چ دەگەڕێتەوە ئەوە پرسیارێکە چەند ئیمەیلێک باز لەوە دەکەن کە بۆچی لەسەر ناوچەکانی ئیلام و کرماشان بەرنامەی تایبەتی نییە بینەرێکی دیکە دەڵێ پەیامی ئێوە بۆ خوێندکاران و لاوان چییە
بینەرێک تەلەفۆنی گوتوویەتی کە کاک مستەفا لە قسەکانیدا گوتوویەتی ئێمە فاکتۆر نین. نازانم من ڕاست حاڵی بووم یا بە خراپتێکی شتم. دەبێت جەناب لە قسەکاندا بێت کە ئێمە وەک کورد فاکتۆر نین لەسەر ناوچەکە شتێکی وا دەبێت باس کرابێت. بەڵێ لەسەر بەرە باسم کرد ناچمەوە سەری لەسەر مەسەلەی ئیلام و کرماشان ئێمە وەک حیزبی دموکرات هەموو ئەو شوێنانەی کە کوردی تێدا نیشتەجێ لە ئێراندا بە کوردستانی ئێرانی دەزانین، بەڵام ئێمە لەباری مێژوویەوە منتەخەکانمان فەرقیان هەیە لەگەڵ یەکتری. ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ڕابردوودا لە کۆماری کوردستان ڕابیگرە تا خەباتەکانی دیکەی کە حیزبی دموکرات لە منتەخەدا بەڕێوەی بردووە زۆرتر لە ناوەندی کوردستان بووە، لە شمالی کوردستان بووە، لە منتەخەی جنوب کەمتر بووە. لەو ماوەشدا کە دوای ڕوخانی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە مەودامان نەبوو کە بتوانین زۆرتر تێککار و تێکۆشانمان حرەکەتەکانمان لەو منتەخەیەدا بێ. بەڵام ئەمن لێرەوە عەرزی هاو نیشتمانە خۆشەویستەکانم لە منتەخەی کرماشان و ئیلام دەکەم کە ئێمە ئامادەین کار و تێکۆشان و فعالیەتی وان لە هەر ڕێگایەوە کە بۆیان بگونجێ بەدەستی ئێمەی بگەێنن، ئێمە لە ڕاگەیەنە گشتەکانی خۆماندا بڵاوی دەکەینەوە، باز دەکەین لەسەریان و بەرنامەی بۆ دادنین. هەرچەند تاکو ئێستاش ئێمە بەرنمەیەکمان لە تیشکدا هەیە لە ڕابطە دەگەڵ مەسلەی کرماشان و ئیلام، بەڵام دەزانم کە ئەو بەرنمەیە کافی نییە، دەبێت زیاتر کاری بۆ بکەین. بەڵام لەو پەیوەندیدا داوا دەکەم کە خەڵکی منتەخە تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی منتەخە بێشت زیاتر یارمەتیمان بدەن. پەیام من بۆ خوێندکاران و لاوان لە کوردستانی ئێران پەیامی خەباتە، پەیامی بەرخۆدان و تێکۆشانە، پەیامی وریایی و وشیاری سیاسیە بۆەوەی کە دوژمنانی ئاشکرا و نەخێنی خۆیان بناسن. پەیامی من ئەوەیە کە زۆرتر لە وەختی ئێستادا زۆرتر منتیقی و لە ڕووی عەقڵانیەتەوە بیر بکەنەوە تەسمیم بگرن، نەک لە ڕووی ئیحساساتەوە. ئەوە پەیامی منە بۆ هەموو ئەو خۆشەویستانە، ئەو لاوانە، ئەو کچ و کوڕانەی کە دەزانم زۆر تینووی کوردایەتین خەبات دەکەن و ئێستاش زۆرترین خەبات و تێکۆشانی حیزبی دموکرات و کوردستان بەگشتی لەنێو ئەو چینی و توێژەدایە. ئەوەی کە من باسم کرد لەسەر مەسەلەی فاکتۆر بوون، ئەگەر بوان باس کرد بێ ڕەنگە هەڵم کرد بێ، من مەبەستمەوە بوو کە ئێمە تەنها فاکتۆر نین. ئێمەی کورد لە ئاڵوگۆڕەکانی ئێراندا تەنها فاکتۆر نین، بەڵکو ئەوامیری دیکەش، نەتەوەکانی دیکەش، خەڵکێکی دیکەش هەیە کە ئەوانش هەریەکە بە نیسبەتی خۆیان فاکتۆرن. حیزبی دموکرات بە نیسبەتی کار و تێکۆشان و تەجروبەکانی فاکتۆرە، بەڵام تەنها فاکتۆر نییە. کاک مستەفا پرسیارێ ئێمە یە داویە چەند پرسیارن ژخوا ژیوان پرسیاری gelek تایبەتینە کەیفەمژی gelek وان پرسیاری هاتێ. هەندێک بینەرە پرسیار کردە دەبێژە زۆرمان پێ خۆشە بزانین کاک مستەفا ژیانی شخصی خۆی چۆنە، حەز و هاوەتەکانی خەمی ژیانی لەو دەمەی کۆ چەند ساتێکی دووری کاری سیاسەتی دەکەوە. سەرگەرمی بێجگەلە لە کاری حزبی چییە؟ کیژان کەناڵێن غێری سیاسی تەماشا دەکە؟ حەز لە کیژان وەرزشیە؟ داڵترین و خۆشترین بیرەوەریە ژیانی چییە؟ ئۆلگو لە ژیانی شخصی و سیاسیدا کیە؟ gelek پرسیارە. وڵای پرسیارم زۆر لە ماوەزە نازانم لەباری حەز و ئاواتەوە دیارە ئەوەی کە خەبات و تێکۆشانی نەتەوەی کورد کە لە ڕاستیدا بەدەیان ساڵە درێژەی هەیە بە ئاکام بگە. ئەوە حەز و ئاواتەکانی منە و لە پێناوی ئەوەدا کارم کردووە و ئیفتخار دەکەم بەوەی کە لەو ڕاستایەدا توانی بێتم هەنگاوێکی زۆر بچووکم هەڵە نابێتەوە بە نیسبەتی نەتەوە مافقراوەکەی خۆم. لەباری سەرگەرمی ڕاستەکەی وەیە من سەرگەرمیم کەمە، چونکە وەختم یەکجار زۆر گیراوە بە کاروباری حیزبیەوە، بەڵام لە پێناوی ئەوەشدا
وەکو خصوصیاتی شخصی لە ڕاستیدا من عاشقی تەبیعەتم. هەر وەختێکی بێکاریم هەبێ ئەمن خەریکی گوڵ و باخچەم، ئەمن کوڕباغەوانم. وەختی چاوم کردوتە لێنێ و باغ و دار و سەوزاییدا گەورە بوومە، ئەوە لە دەرونی مندا تاسیری داناوە. دیارە بێزگەلەوەی دوایە دانیسەرای کەشاوەرزیم خوێندووە لە کاتی خۆیدا لە نێو باغدا بووم. ئێستاش ماندوویەتی سیاسی و فکر و بۆچوونی خۆم لە کەمترین وەختدا کە بەدەستم بێ لە نێو حوشەیەکدا کە هەمە بە گوڵ و ئاودانی دار و سەوزی ئەو دوورشتانەیە لەباری کاناڵی غێری سیاسیەوە بڵێم ئەگەر بێزگە لە خەبەرەکانی کە بۆ مهم من گویان لێ دەگرم مەسەلەی موسیقی زۆر علاقەم پێهەیەتی کاناڵەکانی موسیقی دەگرم علاقەم بە موسیقی بەگشتی هەیە موسیقیەکانی ئەسیلی کوردی تورکی موسیقیەکانی حتا موسیقی ئەسیلەکانی عەرەبی گوێ دەگرم موسیقیەکانی ئوروپایی بەشێکیان زۆرم پێخۆشە گوێیان لێ دەگرم لەباری وەرزشەوە هەر بە پێوەی کە عەرزمکردن عاشقی تەبیعەتم من ئەو کاتی کە معلم بووم لە ئێرانەدا علاقەم بەوە بوو کە بچمە شاخ دەچوومە شاخی دەگەڵ ڕەفیقەکانم لە کاتی دانیشتوویدا لە تارانێ ئەغڵەب جومعە و پێنجشەمبەکان کە تەعتیل دەبووم دەچووم بۆ شاخەکان دەگەڵ ڕەفیقەکانی دانیشتوو بۆ کاتێک بوومە پێشمەرگەش لە واقعدا هەر شاخ و جەنگەڵ و چۆم و جوانیەکانی تەبیعەتی کوردستان بوو. ئێستا وەکو وەرزش لە واقعدا کەمتر دەتوانم بچمە شاخی لەبەر زۆر دەلایلی کە نامەوێت لێرە باسی بکەم بەڵام لە ماڵەدا وەرزش دەکەم دەستگاهایی وەرزشیم هەیە بۆ پیادەڕەوی بۆ وەرزش و نەرمش و ئەوانە کاری لەسەر دەکەم ئەوە لە واقعدا کاری منە لە وەختێکدا کە بێکار بم لەباری تاڵترین و خۆشترین بەداخەوە خۆش زۆر کەمە بەڵام ئەوەندەی کە ئێستا لە بیرم بێ ڕەنگە خۆشترین خاترە بۆ من ئەو کاتەیە کە لە شەڕی بینی ئێران و عێراقدا کاتێک کە هەواپەیما بۆمب ڕێژەکانی عێراق هێرشی شیمیاییان کردە سەر مەنتەقەی هەڵەبجە و لەلایەکی دیکەوە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هێرشیان هێنابوو هێزێکی نزیک بە 400 کەسی ئێمە لە پێشمەرگەکانمان لە بینی ئەو دوو هێزەدا گیریان کردبوو لەلایەکەوە بۆمبارانی شیمیایی لەلایەکەوە هێرشی هێزەکانی ئێرانی و وەزعیەتی پێشمەرگەکانی ئێمە لە شەرایەتێکی زۆر خراپدا بوو کە تەنانەت نانیان دەست نەدەکەوت بیخۆن و ئێمە زۆر نیگەران بووین هەمومان کە ئەو هێزەمان لە بین بچێ بەڵام بەخۆشیەوە بە قارەمانەتی پێشمەرگەکان توانیان جبهەی شەڕی دەگەڵ ئێران جبهەکە بشکێنن ڕێگا بۆ خۆیان بکەنەوە بەرم مەیدانەکانی میندا بێنەوە بە وەسیلەی بەڵەتهایەکی کە لە مەنتەقەدا پەیدایان کرد بوو و ئەو هێزە هەمویان بەخۆ بە سڵامەتی گەیشتنەوە سولەیمانی ئەو دەمی من لە خزمەت دکتۆر قاسملوویدا چوین بۆ پێشوازیان ئەوە زۆر خۆش بوو سەرکەوتنێکی زۆر گەورە بوو کە ئێمە دیتمان کە ئەو هەموو ڕەفیقانەمان بە سڵامەتی نەجاتیان بووە ڕەنگە تاڵترینیشیان تاکو ئێستا خەبەری شەهیدبوونی دکتۆر قاسملوو بێ. بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک مستەفا هیجری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ بەشداری جەنابەت لەو بەرنامەیەدا گەیشتینە کۆتایی ئەو بەرنامە هەرچەند بەڕاستی نامە و ئیمەیل و تەلەفۆنی بینەرانمان زۆر لە بەردەست دەماوە بەڵام بەداخەوە دەرفەت نەماوە و ناچارین بۆ کاتێکی دیکەیان هەڵگرنین و لە دەرفەتێکی دیکەدا وەڵامیان بدەینەوە کە بەشێکیشیان لە قسەکانی کاک مستەفادا لە کاتی و توێژەکەدا وەڵامیان درایەوە. زۆر سپاس بۆ بەشداری جەنابتان. زۆر سپاس لە ئێوە زۆر سپاس لە بینەرانی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمان بوون و سپاس بۆ پرسیارەکانیان و داوای ئەمیش داوای مازەرەت دەکەم کە نەمتوانی بەهۆی نەبوونی فرسەت
جوابی هەمووی ئەو پرسیارانە یەک بدەمەوە بەڵام هیوادارم ئەو جوابانەی دابنێتەوە مجموعەی ئەو جوابانە بێ کە لە پرسیاری هاوڕێیاندا هات بۆ گۆڕێ. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمن بە نۆبەی خۆم ماڵەوەی لە هەمووتان دەکەم و هەموو لە یەکتان بەخوا دەسپێرم و شێوێکی خۆشتان بۆ بەعوەت دەخوازم و بینندگان فارسی زبان هم مطلع باشند که بعد از این برنامه اخبار فارسی به سمع و نظر شما خواهد رسید. بله گلک سپاس زیاد کردن بو همو بینر رزدار کو بمر بون بینر رزدار بو کسی کو درنگ هیچ نما برنامه کی تایبتی و زندی بو یکمین جار ل دیروکا برنامه کی بوی آبایی ده توی رزدار کاک مصطفی حجی سکرتری گشتی حزب دموکرات کردستان ایرانی کو پتر ل 2 ساعتی توا مرود کارا 3 ساعتی تلویزیونی بردوام هم ل خدمت ده بون به هوره ما بسیاری و گوتنی و گهنه وی رزداری سپاس با کوم بمرابون سپاس با رزدار کاک مصطفی کو بمرابون گلک سپاس خاطره